بەشی سێیەم ژنە قژسوورەکە 30 بۆ 35 ساڵ لەمەوبەر واتە لە نیوەی یەکەمی 1970کانە لە یەکێ لە شارۆچکە بچووکەکانە کە نمایشی شانۆگەریمان کردبوو شەوێکیان تیپی شانۆکەی ئێمە و جەنجاڵی ڕێکخراوێکی سیاسی ناوخۆ نانی ئێوارەمان دەخوارد و دەمان خواردەوە. لەو کاتەدا لەسەری ئەو سەری مێزەکە ژنێکی قژسووری وەک من دەرکەوت. لەبارەی ئەم ڕێکەوتەوە لە ساتێکدا هەموو جەنجاڵێکە کەوتنە قسەکردن. دانیشتنی دوو ژنی قژسوور لەسەر مێزەکە کاتێک کەوتبوونە پرسیارکردن ئەمە ئەگەری لە چەند بەختی باش دەهێنێ بڵێیت نیشانەی چی بێ. ژنە قژسوورەکەی ئەو سەری مێزەکە وتی ڕەنگە سوورەکەی قژی من سروشتیە. هەم وەک بڵێ داوای لێبوردن بکە هەم شانازیشی دەکرد. سیر بکەن سیما و قۆڵەکانی منیش خاڵی وردی پێوەیە هەر وەک ئەوانەی قژیان بە شێوەیەکی سروشتی سوورە پێستم سپیە و چاویشم شینە. هەموو ئەوانەی سەر مێزەکە ئاوڕیان دایەوە بۆ من. ئایا وەڵامم چی دەبێ بۆ ئەم ژنە؟ یەکسەر لەو ساتەدا وتم سووریەکەی قژی تۆ لە زگماکیەوەیە بەڵام ئەوەی من بڕیاری خۆمە. هەموو کاتێ ئەوەندە ئامادە وەڵام نیم بەڵام ئەمە بابەتێ بوو کە زۆر بیرم لێ کردبووەوە. بەنسبەت تۆ بەخشیشی خوایە ئەو شتێک کە لە زگماکەوە چارەنووسە بەنسبەت منەوە شتێکە کە بە عەقڵ هەڵبژێردراوە. بۆ ئەوەی دانیشتوانی سەرمێزی خواردن و خواردنەوەکە من بەلوود بەرز نەزانن بابەتەکەم درێژ نەکردەوە چونکە پێکەنینی بێ ئەقلانە و گاڵتەچاری دەستی پێکردبوو. ئەگەر وەڵامم نەدایەتەوە بێدەنگیەکەم دەیگوت بەڵێ ڕەنگی قژم بۆیەیە. ئەمە بەواتای پێشێلکراویم دەهات. هەم لەبارەی کەسێتیمەوە تێڕوانینی فکرێکی هەڵە دروست دەبوو هەموا بیریان دەکردەوە کە من کەسێکی لاسایی کەرەوەم بە تامەزرۆیەکی ئاساییەوە دەژیم. ئێمە ئەوانەی کە لە دوایی داقژیان سوورە واتای کەسێتیەکە کە ڕەنگی قژی هەڵبژێردراوە دوای ئەوەی بۆ یەکەم جار قژم بۆی سوور کرد بۆ ئەوەی لە پاشماوەی ژیانمە پەیوەست بم بە قژە سوورەکەمەوە کەوتمە هەڵپەکردن. لە ناوەڕاستەکانی تەمەنی 20 ساڵیمدا شانۆکارێ نەبووم کە پەن دەربێنم لە داستانە کۆنەکان و ئەفسانەکان. شانۆکارێکی ناوەندی هاوچەرخ بووم کەسێکی تووڕا بەڵام چەپڕەوێکی دڵخۆش بووم. دوای 3 ساڵ پەیوەندیەکی نهێنی خۆشەویستەکەم کە 10 ساڵ لە خۆم گەورەتر بوو خێزاندار بوو قۆز و شۆڕژگێر بوو وازی لە من هێنا بوو. لەگەڵ ئەوەشدا کە پێکەوە کتێبمان دەخوێندەوە چەند ڕۆمانسی چەند دڵخۆش بووین. لە ڕاستیدا هەم لەو تووڕە بووم هەم حەقم دەدایە چونکە ئەشقەنهێنیەکەمان ئاشکرا بوو. لە ڕێکخراوەکەدا هەموو ئەو کەسانەی ئاگادار بوون دەستیان وەردا بوو لە چیرۆکی ئەشقەکەمان. دەیانوت ئەمە دەبێتە هۆی ڕێگەکردنەوە بۆ ئیرەیی. کۆتاییەکەمان خراپ دەبێ بۆ هەموو کەس. لە ساڵی 1970دا لێدانێکی سەربازی تر ڕوویدا. هەندێ لە ژێر زەویدا خۆیان شاردەوە. هەندێکیان بە بەلەم چوون بۆ یۆنان. لەوێوە چوون بۆ ئەڵمانیا و بوون بە پەنابەری سیاسی. هەندێکیشیان کەوتنە زیندانەوە و ئەشکەنجە دران. ئاکنی خۆشەویستم کە 10 ساڵ لە من گەورەتر بوو لە هەمان ساڵدا گەڕایەوە بۆ لای ژنەکەی. منداڵەکەی و دەرمانخانەکەی تێبینی لەسەرەوە دەستەواژەی شانۆی ناوەند بەکارهاتووە. شانۆی ناوەند شانۆیەکە کە پشت بە پرۆبە و بیرکردنەوە نابەستێ. مۆزیک و سەما و گۆرانیش لە خۆ دەگرێ. یەکەم بەڵگا کەوشەی شانۆی ناوەندی تێدا بیندابێ مێژوەکەی ساڵی 1834 لەگەڵەوەی شانۆی ناوەند لە شوێنە داخراوەکان و قاوەخانەکانە نمایش دەکا بە شێوەیەکی گشتی شانۆیەکە کە لە هەوای کراوەدا لە ناوەڕاستا نمایش دەکرێت. تورهانیش کە چاوی لەسەر من بوو بە خراپە باسی خۆشەویستەکەمی دەکرد و ڕقم لێی بوو بەڵام لە ئازارەکەم دەگەشت. زۆر باش هەڵسوکەوتی لەگەڵدا دەکردم بە بیرکردنەوە لەوەی کە سوودێکی دەبێ بۆ نیشتیمانی شۆڕژگێر هاوسەرگیریمان کرد. بەڵام هۆکاری ئەوەی کە من لەگەڵ کوڕێکی تردا بە ئەشقەوە ژیا بووم بوو بەگرێ لە مێردەکەمدا. بیری دەکردەوە کە بەهۆی ئەوەیە گەنجەکانی دەستەی هەڵسوڕان بەگوێی ناکەن بەڵام بەهۆی سوکێتیمەوە منی تاوانبار نەدەکرد. وەک ئاکنی خۆشەویستە خێزاندارەکەم لەوانە نەبوو کە بە خێرایی عاشق بێت و بە خێراییش بیری بچێتەوە. لەبەرەوە کاتێکەوە هەڵسوکەوتی دەکرد وەک هیچ شتێ نەبوو بێ قورس بوو بۆی و کەوتە ناڕەحەتیەوە. هەر لە خۆیەوە بیری دەکردەوە کەوتەی دوو واتایی پێوتراوە تانەی لێدراوە
دوای ماوەیەکی کەمیش دەستی کرد بە تاوانبارکردنی هاوڕێکانی نیشتیمانی شۆڕژگەر گوایە بێ هەڵمەتن و ئۆپۆراسیۆن ناکەن بۆ ئەوەی ڕێکخراوێکی خەباتی چەکداری دروست بکە چوو بۆ ماڵاتیا تێبینی ماڵاتیا شارێکە لە باکووری کوردستان ئەوە ناگەرمەوە کە لەوێ ئەو هاوڵاتانەمان کە ئەو دەیویست خەبەریان بکاتەوە چۆن بەدەستەوەیان داوە مێردەکەم لەلایەن جەندرمەکانەوە لە کەناری ڕووبارێکدا چۆن دەورە دراوە و کوژراوە لە ماوەیەکی کەمدا ئەم دووەم لە دەستدانە گەورەی ژیانم زیاتر منی لە سیاسەت سارد کردەوە هەنێ جار دەموت بگەڕامایەتەوە بۆ ماڵەوە بۆ لای باوکە قایم قامەخانە نشینەکەم و دایکم بەڵام نەمدەتوانی ئەم بڕیارە بدەم ئەگەر بگەڕێمەوە بۆ ماڵەوە ناچار دەبووم هەم قبوڵی دۆڕاندن بکەم هەم دەبوایە لە شانۆش دوور کەوتمایەتەوە ئیتر دۆزینەوەی تیپێکی شانۆ کە من پەسەند بکەن لەناو خۆیانە زۆر قورس بوو بە پێچەوانەی ئەوەی کە دەزاندێت ئیتر دەمیست شانۆگەری بکەم لە پێناوی شانۆدا نەک لە پێناوی سیاسەتدا کە لەناو ئەوانەی خۆماندا مامەوە دوای ماوەیەکی کەم لەگەڵ برابچووکەکەیدا هاوسەرگیریم کرد هەروەک چۆن لە زەمەنی عوسمانیدا بەرامبەر ژنی ئەو جەنگاوەرانە دەکرا کە دەچوون بۆ جەنگ لەگەڵ ئێراندا و دواتر هیچ نەدەگەڕانەوە لە ڕاستیدا فکری من بوو کە لەگەڵ تۆرگای هاوسەرگیری بکەین و منیش خستبوومە مێشکەوە کە شانۆی گەڕۆک دروست بکەین بەو شێوەیەش هاوسەرگیریەکەمان لە سەرەتادا بە شێوەیەکی چاوەڕان نەکرا و بە دڵخۆشی ڕۆیشت لە دوای لە دەستدانی یەکەم کۆڕ وەک بڵێ گەنجێتی و مناڵیەکەی تۆرگای دڵنیاییەک بوو بۆمانەوەی کاتێک لە زستانانە لە شارە گەورەکانی وەک ئیستانبوڵ و ئەنقەرە شانۆگەریمان نمایش دەکرد لە هۆڵی چەپەکاندا لە ژووری کۆبوونەوەکاندا کە هیچ لە ستێجی شانۆ نەدەچوو بە هاوینانیش دەچوین بۆ ئەو شارۆچکانەی کە دۆستەکانمان بانگێشتیان دەکردین بۆی لە شارۆچکەی گەشتیاریەکاندا لە دەوروبەری سەربازگە و شوێن ئیشوکارگەکاندا دەستمانە کرد بە چادر هەڵدان ڕێکەوتی دوژنی قشسوور لە یەک کاتدا لەسەر یەک مێست سێم ساڵی ئەو کاتانە بوو ساڵێک لەوبەر قژمم بەڕەنگی سوور بۆیە کردبوو لە ڕاستیدا ئەم بڕیارەمدا بوو بەڵام زۆر بیرم لێ نەکردبووەوە ئەو ڕۆژە لای سەرتاشا تەمەناوەندەکەی باکرکۆیی وتبووم بە تەواوەتی ڕەنگی قژم دەگۆڕم بەڵام هێشتا هیچ جۆرە ڕەنگێک لە عەقڵمدا نەبوو گەنم ڕەنگی قژی زەرد لە ئێوە دێ بە بڕیارێکی کتوپڕ وتم قژم بۆی سوور بکە بەو شێوەیە باشە بێ بۆیەکی سووری کرد کە لە نێوان ڕەنگی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە و مەیلە و پرتەقاڵیەکەدا بوو زۆر سەرنج ڕاکێش بوو بەڵام لە سەرەتادا لەلایەن ناسیاوە نزیکەکانمەوە دەنگی ناڕەزایی بەرز بووەوە بە تورگای مێردیشمەوە لەوانە شەبیریان لەوە کردبێتەوە بۆ نمایشکردنی شانۆگەریەکی نوێ خۆم ئامادە دەکەم تێڕوانینم بۆ ئەوەش دەکرد کە قژە سوورەکەیان بەوە هەڵدەسەنگان کە هەڵقوڵاوی چیرۆکی ئەشکی بێشانسی یەک لە دوای یەکە ئەو سەردەما چاوپۆشیان لێ دەکردم بەوەی کە هەرچیە بکات حەقێتی بەهۆی کاردانەوەکانەوە هێوا شێواشواتای ئەو شتە تێدەگەیشتم کە کردومە ڕاستی و لاسایی بابەتێکن کە تورکەکان زۆر خۆشنودن پێی دوای ڕەخنەلوود بەرزەکەی ژنە قستوورەکەی تر کە لەسەر مێزی مەشروبەکە بوو لای سەرتاش قژمم بۆیە نەدەکرد بە بۆیی دروست کراو خۆم دەستم کرد بە بۆیەکردن بەو خەنەیی کە لە بازار بەدەستی خۆم دەمکێشا و دەمکڕی ئەمەش ئەنجامی یەکتربینینەکەمان بوو لەگەڵ ژنە قستوورە سروشتیەکەدا لە ناخەوە دڵم دەدا بە خەیاڵ و هەستی ئەوانەی کە دەشهاتن بۆ چاگری شانۆکەم زۆر سەرنجی گەنجە هەستیارەکانی کە لە زانکۆ دەیان خوێند و ئەو سەربازانم دەدا کە نامۆ بوون ئەوان زۆر لە کوڕە پێگەشتوەکان خێراتر درک بە کاڵی و تۆخی ڕەنگەکان ڕاستی و ساختە و دڵسۆزی و درۆ دەکەن ئەگەر قژی خۆمم بەدەستی خۆم بە خەنە بۆیە نەکردایە لەوانە بوو جێم هەستی بە من نەکردایە لەبەر ئەوەی ئەو هەستی پێکردبووم منیش هەستم بەو کرد چونکە لە باوکی دەچوو خۆشنود بووم بە سیرکردنی دواتر بینیم کە شوێن من دەکەوێت و سەیری پەنجەرەکانی ئەو ماڵە دەکا کە نیشتەجێی بووی زۆر شەرمەن بوو لەوانە شەکاریگەر بوو بم بەما کوڕە بێشەرمەکان دەمترسێنن لای ئێمە زۆر هەبوو لەمانە لەبەر ئەوەی بێشەرمی ساریە هەندێجا لە وڵاتەدا وا هەست دەکەم کە بخینکێم زۆر بەشیان دەیانەوێ ئێوەش بێشەرم بن جێم کەسێکی ناسک و بە شەرم بوو بەوەش دازانین کە کێیە
ئەو ڕۆژەی هات بۆ سیرکردنی شانۆگەریەکە لە مەیدانی وێزگەکە ڕێمان کرد. کاتێک ئەو باسی کرد تێگەیشتم، سەرسام بووم، بەڵام وەک بڵێ لەلایەکی ئەقڵمدا دەمزانی کە ئەو کێیە. لە ڕاستیدا لە شانۆدا واتای ئەو شتانە تێگەیشتم کە لە ژیاندا پێی دەڵێن ڕێکەوت و تێمپەڕاند بوو. ڕێکەوتێکی سادە نەبوو کە هەم مێردەکەم و هەم کوڕەکەم دەیانویست ببن بە نووسەر. دوای 30 ساڵ لێرە لە ئۆنگۆرن ڕوبەڕووبوونەوە لەگەڵ باوکی کوڕەکەمدا ڕێکەوت نییە. چەشتی ئازاری بێباوکێتی کوڕەکەشم هەر وەک باوکی ڕێکەوت نییە. دوای چەندین ساڵ گریانم لەسەر تەختەی شانۆ بوونم بە ژنێک کە لە ژیانە لە ناخەوە بگریم ڕێکەوت نییە. لە دوای کودەدای سەربازی 1970 شانۆی خەڵکی ئێمەش ڕێچکەی خۆی گۆڕی بۆ ئەوەی تووشی کێشە نەبین. تۆزێک چەپڕەویمان کاڵ کردەوە بۆ ئەوەی خەڵک بێت بۆ چادرەکە. بۆ مۆنۆلۆگە کورتەکانم لە مەسنەویەوە، لە چیرۆکە کۆنە تەسەووفیەکان و داستانەکانەوە، لە شیرین و خەسرەوەوە، لە ئەسلی و کەرەمەوە بڕگەی سۆزداری و وتارم وەرگرت. بەڵام گەورەترین سەرکەوتنمان بەو مەنۆلۆگە بەدەستهێنا کە گونجاندبووم لەگەڵ ژنێکی چاو بە فرمێسکدا لە چیرۆکی ڕۆستەم و زۆرابدا. ئەویش هاوڕێیەکی کۆنی سیناریۆنووس کە مۆنۆدرامی بۆ فیلمی کۆنی تورکی دەنووسی پێشنیاری کردبوو. وتبووی کە ئەم چیرۆکە هەموو کاتێک خۆشەویستە لای خەڵکو و جێ خۆی دەکاتەوە. لە دوای ئەو بڕگانەی کە تیایدا لاسایی و گاڵتەم بە ڕیکلامە تەلەڤیزیۆنیەکانە کرد، ئەو گەنجە بێشەرمانەی هۆگری سەماکەم و سگبادانم و تەنورە کورتەکەم و قاچە درێژەکانم دەبوون و بە جەرگیەکیان وەردەگرت و بەبێ ئەدەبی تعلیقیان دەدا و هەنێ جاریش یەکسەر عاشقم دەبوون یا دەکەوتنە شەیدابوونی باری سێکسیەوە، هەتا هەرە سووکەکانیان کە هاواریان دەکرد بیکەرەوە. کاتێ تەهمینەی دایکی زۆراب کە من ڕۆڵەکەی من بەرجەستە دەکرد، دەیبینی مێردەکەی کوڕەکەی کوشتووە لە هەموو کیژەیەکدا کە دەمقیژان یەکسەر دادەپۆشران بە بێدەنگێکی قوڵ و ترسێنەر. ئیتر لە پێشدا کەمکەم دواتر بە هەموو هێزم دەستم دەکرد بە گریان. کاتێک کە دەگریام هەستم بە هێزی خۆم دەکرد لەسەر جەنجاڵیەکە، لەبەر ئەوەی کە هەموو ژیانمم تەرخان کردبوو بۆ شانۆ دڵخۆش دەبووم. بە عەزیە درێژە ڕەنگ سوورات لیژدارەکەم کە لەسەر شانۆ لەبەرمدا بوو، متومور وە مێژوێیەکانم، تاقم و قایشی ئەستوری سەربازی لە کەمەرمدا، لە مەچەکمدا، بازنێکە لە زمانی کۆنەوە مابووەوە. کاتێک لەسەر ستێجی شانۆکە بە ئازاری دایکەکانەوە دەگریام، لە قوڵاییەوە هەستم پێدەکرد کە ناخی ئەو کوڕانەی لەسەر کورسیەکان دانیشتبوون دەلەرزی، چاویان شێدار دەبوو، دەکەوتنە ناو هەستی تاوانباریەوە. کاتێک زۆربەی گەنجەکانی شارۆچکەکە و جەنجاڵیەکان نەک خۆیان بخەنە شوێنی ڕۆستەم کە خۆی بە بەهێز و بەدەسەڵاتدار دەزانی، بەڵکو بێ ئەوەی درکی پێ بکەن خۆیان دەخستە شوێنی زۆراب. ئەمەش بەوەدا تێدەگەشتم کە هەر لە سەرەتای شەڕەکەوە لایەنگری کوڕەکەی بوون. هەستیشم دەکرد کە لە ڕاستیدا فرمێسک دەڕێژن بۆ مردنی خۆیان، بەڵام بۆ ئەوەی بۆ خۆیان بگرین لە پێشدا دەبوایە دایکەژ نەقستورەکەیان لەسەر شانۆکە بگریایە و پیشانی بدانایە. کاتێک کە ئەم هەموو ئازارە قوڵانە دەژیام، لە هەمان کاتدا زۆر لە هەوادارەکانم چاویان دەخستە سەر لێوەکانم، گەردنم، مەمکەکانم، قاچەکانم و بە دڵنیایی قژە سوورەکەم. دەمبینی کە ئازاری فەلسەفی لەگەڵ ئارەزووی سێکسی چۆن بەناویەکدا هەروەک ئەفسانە کۆنەکان خۆشترین ساتەکانم ئەوە بوو کە هەر جارێ ملم لار دەکردەوە لە هەموو هەنگاوێکە کە بە ئەندامم دەمدا و بە هەر سیرکردنێکم دەمبینی بە شێوەیەکی سەرکەوتو توانیومە هەم زیرەکی و هەستی تەماشاکەران هەم سیماگەنجەکان ببزێنم. بەڵام ئەو ساتانم زۆر نەدەبینی و زۆر ڕووی نەدەدا. هەنێ جار کوڕێکی گەنج بەدەنگی بەرز دەگریا، ئەمەش دەبووە هۆی ئەوەی ئەوانی تریش بگرین. لەو کاتەدا یەکێک دەستی دەکرد بە چەپڵە لێدان. ئەو قسانەی کە دەمکرد ڕوون نەدەبوو لە ژێر کاریگەری چەپڵەکەدا، لە نێوان خۆیاندا دەستیانە کرد بە شەڕ. چەند جارێکی جەنجاڵی چادرەکەم بینی کە شێت بوون، ئەوانەی بە قوڵپەقوڵب دەگریان و ئەوانەی بەبێ ئەوەی سەرنج ڕاکێشن دەگریان. چەپڵە لێدەران و جنێودەران هاوارکەرەکانی بە پێوە دەوەستان و ئەوانەی بە بێدەنگ سەیریانە کرد تێکەڵاوی یەکتر دەبوون. زۆر کات بەم جۆش و خرۆش و گڕوکەفە خۆشنود دەبووم. ئارەزوم دەکرد، بەڵام لە زەبروزەنگی جەنجاڵیەکەش دەترسام. دوای ماوەیەکی تر گەڕام بە شوێن بڕگەیەکدا کە پارسەنگیش نەگریاوەکە بداتەوە.
کاتێ حەزرەتی ئیبراهیم بۆ ئەوەی ملکەچیەکەی بۆ خودا بسەلمێنێ کە کوڕەکەی سەردەبڕێ هەم لە دوورەوە بەبێ دەنگی گریام هەم بووم بە پەریەک کە بە یاریچەیەکی مەڕەوە دەهاتم بەڵام لەم چیرۆکەدا شوێنێک نەبوو بۆژن نەمتوانی کاریگەر بم دواتر قسەکانی لۆکاستی دایکی ئۆدی بمسەل لە نوێنووسیەوە بۆ مۆنۆلۆگی خۆم چیرۆکی کوڕێک کە باوکی خۆی بە هەڵە دەکوژێ زۆر جۆش و خرۆش بەخش نییە بەڵام وەک فکرێک بە پەیوەستیەوە پێشوازی لێ دەکرا لەوانەیە ئەمە نەبەس بوو بێ خۆزگە هیچ باسم نەکردایە کە کوڕەکەی لە دواییدا لەگەڵ دایکە قستورەکەی داخەوتووە ئەمڕۆ دەتوانم ئەوە بڵێم کە ئەمە بێبەختی هێناوە تۆرگای ئاگاداری کردبوومەوە بەڵام لە مەشقەکاندا نەگوێمدایە ئەو نەچایچیەکە کە دەیپرسی خوشکی گەورە ئەمە چییە نەیوسفی بەڕێوەبەر کە قسەی تێدەچەقانم و دەیوت دەی من ئەمن بەدڵ نییە لە شارۆچکەی گودول بە قژە سوورەکەمەوە کە ڕۆڵی لۆکاستی دایکی ئۆدی بم بەرجەستە دەکرد بەبێ ئەوەی بزانم کەوتم لەگەڵ کوڕەکەم داخەوتووم و لە ناخەوە دەگریام لە ساڵی 1970دا یەکەم ڕۆژ یەکسەر هەڕەشەمان لێکرا بۆ نیوە شەوی دواتر کە چادرەکە دەستی کرد بە سووتان فریاکەوتین و بە زەحمەت کوژانمانەوە دوای مانگێکی تر کاتێک چادرەکەمان هەڵدا لە سامسۆن لە نزیک گەڕەکەکانی کەنار دەریا کە بەتەنەکە دروستکرابوون بۆ بەیانی ئەو شەوەی کە مۆنۆلۆگەکەی دایکی ئۆدی بموو لەسەر شانۆ چادرەکە لەلایەن مناڵانەوە بەرباران کرا لەبەر ئەوەی لە ئارزڕۆم ترساین لە هەڕەشەکردنی گەنجەنەتەوە پەرستا تووڕەکان و تاوانبارکردن بەوەی کە شانۆگەری یۆنانیە تێبینی ئارزۆڕۆم شارێکە لە باکووری تورکیا من نەمدەتوانی لە ئوتێلەکە بچمە دەرەوە پۆلیسە ڕازگۆ و ئازاکان چادرەکەشیان پاراست ئێمە بیرمان لەوە دەکردەوە کە لەوانەشە شارۆچکەکە هێشتا ئامادە نەبێ بۆ گوێبیستی هونەری درکاندن بە ڕاشکاوی کەچی لە شانۆ بچووکەکەی ڕێکخراوی نیشتیمان پەروەرە پێشکەوت و خوازەکاندا لە ئەنقەرە هێشتا شانۆگەریەکەمان سێجار نمایش نەکردبوو بە ناوی ئەوەی کە پێچەوانەی ئابڕوو حایای خەڵکە وەستێندا بڕیاری دادوەرم بە ناحەق زانی لەگەڵ ئەوەشدا کە لە مەملەکەتەکەمانە کوڕەکان لەگەڵ یەکتردا بە زۆری جنێوەکانیان بەدایک دەست پێ دەکا لە ناوەڕاستەکانی تەمەنی 20 ساڵیمدا کاتێک عاشقی ئاکنی باپیری کوڕەکەم بووم گفتوگۆی ئەم بابەتانم لەگەڵدا دەکرد خۆشەویستەکەم جنێوی کوڕان کە هیچ گوێبیستی نەبوو بووم ئەو جنێوانەی لە پلەی خوێندنی ناوەندیدا لە ئامادەییدا و لە سەربازیدا فێری بوو بە سەرسامی و شەرمەوە بیری دەکەوتەوە بۆی دووبارە دەکردمەوە بە دوایدا دەیوت قێزەونە دواتر بە گشتی بابەتی پێشێلکردنی ژنی دەکردەوە و باسی لەوە دەکرد هەر کە چینی ئیشکرد گەیشتە بەهەشتی خۆی هەموو ئەم پیسێتیە کۆتایی پێدێ دەبوایە بە سێبر بوومایە هاوکاری کوڕەکانم بکردایە بۆ ئەوەی شۆڕش بکەن بەڵام وا مەزانن دەچمە ناو بابەتی نایەکسانی نێوان کوڕ و کچە چەپڕەوەکانی تورکیاوە کۆتا مۆنۆلۆگەکانی من بە تەنها نەکتوڕا لە هەمان کاتدا دەبوایە شعری و جوان بێ هیوادارم لە کتێبی کوڕەکەمدا هەوایەکی بەو شێوەی تێدا بێ چۆن منیان لەسەر شانۆ دەبینی بەو شێوەیەش لە ناو کتێبەکەدا ئەم هەستانە هەست پێ بکەن من فکری ئەوەمدا بە ئەنۆر کە ئەو شتانەی بەسەرمانە هاتۆ و بەدەستپێکردنی لە باوکی و باپیرەوە بیکا بە چیرۆک لە کتێبێکدا لە ڕاستیدا لە ساڵەکانی خوێندنی سەرەتاییدا ئەنۆرم نەنار بۆ قوتابخانە بۆ ئەوەی مرۆڤایەتی و دووگەورەیەکەی ناخی لەدەست نەدا بۆ ئەوەی نەشیاوی و ناشرینی کوڕەکان فێر نەبێ بیرم کردەوە لەوەی کە خۆم لە ماڵەوە پەروەردەی بکەم تورگای ئەم بیرکردنەوانەمی بەجددیوە نەدەگرت کاتێک کوڕەکەمان چوە قوتابخانەی سەرەتایی لە باکرکۆیی لەگەڵ تورگایدا وازمان لە شانۆ هێنابوو کاری دۆبلاژمان بۆ ئەو هەڵقەوەرگێڕاوانە دەکرد کە بە خێرایی بڵاو دەبوونەوە لەو ساڵانەدا سڕی سیاهۆغڵۆ بوو بە هۆکاری ئەوەی کە ئێمە بچین بۆ ئۆنگۆرن ئەگەر جۆش و خرۆشی چەپڕەوی و سۆسیالیستی کۆتاییشی پێبێ لەگەڵ هاوڕێ کۆنەکاندا تا ئێستاش هەر یەکتر دەبینین دوای چەندین ساڵ لە ئۆنگۆرن ئەو ئێمەی سەر لە نوێ بە وەستا مەحموو ئاشنا کردەوە ئەنووری کوڕمان ئارەزووی لە چیرۆکەکانی وەستا مەحموو بوو پێکەوە دەچین بۆ میوانداری لە ماڵە خۆشەکەی کە بیرێ لە باخەکەی دواوەیدا بوو وەستا مەحموو دوای ئەوەی لە یەکەم بیردا ئاوی دۆزیەوە لە هەڵمەتی بنیادنانەکەدا بیری هەڵدەکەند و دەوڵەمەند بوو ئەو زەویانەی کە لە یەکەم ڕۆژەکاندا کڕیبوونی لەبەرەوەی بە خێرایی نرخیان بەرز دەبووەوە بە ئاسوودەیی دەژیا ئۆنگۆرۆنیەکان هاوسەرگیریان لەگەڵ بێوەژنێکی جواندا پێکرد
کە یەک منداڵی هەبوو مێردەکەی چوو بوو بۆ ئەڵمانیا و ئیتر نەگەڕابووەوە. وەستا مەحموو ئەم مناڵەی پەسەند کرد، زۆر جوان باوکایەتی منداڵەکەی کرد. ئەنۆر و ئەم مناڵە ناوی ساڵح بوو، بوون بە هاوڕێیەکی باش. بۆ ئەوەی شانۆ خۆشەویستکەم لە لای ساڵح زۆر خەریک بووم، بەڵام سەرکەوتوو نەبووم. بەڵام زۆربەی گەنجەکانی تیپی شانۆکەی من هاوڕێی ئەنۆرن، لە مناڵ و گەنجە ئۆن گۆرۆنیەکاندا هەڵم بژاردن و کۆمکردنەوە. لە سایەی ئەنۆرەوە منیش ڕاهاتم لەگەڵ ئۆن گۆرندا. جۆش و خرۆشی شانۆ گوێزەرەوەیە. زۆربەی ئەم مناڵانە هاتوچۆیان دەکرد بۆ ماڵی وەستا مەحموو. وەستا مەحموو بیرێکیشی هەڵکەند بوو لە باخەکەی خۆیدا کە بۆنی پەنجەخانمی لێدەهات. قفڵی لە قەباغە ئاسنینەکەی دابوو بۆ ئەوە کە مناڵان لە باخەکەدا یاریان کرد نەکەونە ناوی. بەڵام من لە سەر و ئەوەی شەوە هەر لە باڵکۆنەکەی دواوەی خانوە و قاتیەکەوە ڕوە و باخەکەی دواوە سەیرم دەکرد و دەنگم دەدا بە مناڵەکان دەموت نزیک مەکەونەوە لە بیرەکە، چونکە لە کۆتاییدا شتەکانی ناو ئەفسانە و داستانە کۆنەکان دێت بە سەرمانە. چەندە ئەفسانەکان بخوێنینەوە، چەند زۆر باوەڕیان پێ بکەی ئەوەندە دێت بە سەردا. لە خۆیدا لەبەر ئەوەی ئەو چیرۆکەی کە گوێی لێدەگریت دێت بە سەردا پێی دەڵێی ئەفسانە. من دەست پێشخەری ئەوەم کرد کە وەستا مەحموو لە بیرەکە دەربێنن. کاتێ شەوی پێشتر لەگەڵ خۆشەویستە ئامادەیەکەمدا پێکێک عارەقی کلوبی تریشم خواردەوە و دوای ئەوەی بەناشیانە خەو لەگەڵمدا و منی بە سپڕی جێهێشت. شتێکی وەها بە عەقڵی هیچ مانانە هاتبوو، هەموو شتێکی بۆ باس کردبووم. بەوتەی ئەو گوایە وەستا مەحموو زۆر ئیشی پێدەکات و هیلاکی دەکا، ئیتر دەیەوێ بگەڕێتەوە بۆ ماڵەوە بۆ لای دایکی. باوەڕی وانیە کە ئەو لە بیرەکە تا بدۆزنەوە و وتبووی ئیترمانەوەم لە ئۆن گۆرن بەهۆی بیرەکەوە نییە، بەهۆی تۆوەیە. بۆنی وەڕۆی دواتر کە بینیم بە شڵەژاوی بە باوەڵە بچووکەکەیەوە لە مەیدانی وێزگەکەدا بەرەو شەمە نەفەرەکە ڕادەکا، مێشکم تێکەڵ و پێکەڵ بوو. هەندێ لەو کوڕانەی کە دەهاتن بۆ سیرکردنی من بۆ چادرەکە بەوە نەدەوەستان کە تەنها عەشقی من ببن بۆ کاتێکی نابەردەوام. زیان لە سنوور دەکەوتنە ناو ئیدەییەوە، لەبەرەوەی ئەگەرێکی زۆری هەبوو کە ئیتر جارێکی تر هیچ جێم نەبینمەوە خەمبار بووبووم. زۆر کەم باسی لە باوکی کردبوو بووم، لەوانەشە هەر لەو ڕۆژەوە هەستی بە شتێک کردبێ بۆیە. دوای شەمە نەفەرەکەی ئەویش ئێمە دەڕۆشتین، بەڵام من تێنەگەشتبووم بۆچی جێم وەک تاوانبارێک بەڕاکردن و شڵەژاویەوە ئۆنگۆرن جێدەهێڵێ. لادێیە سەبەتە بەدەستەکان کە لە وێزگەکەدا بوون و هاتبوون بۆ بازار جەنجاڵێکی زۆری خاو خێزانی لێبوو. شەوێک پێشتر تۆرگای بە هاوکاری عەلی شاگردی وەستا مەحمووی دۆزی بۆەوە و هێنابووی بۆ شانۆگەریەکە. بەناسکی و بێدەنگی سەیری شانۆگەریەکەی کردبوو. ئەوانەی ئێمە دەشیانزانی کە عەلی ئیتر شاگردی ناکات و پاترۆنی خاوەنبیرەکە پارەی ناداتێ. کەوتی نەمەراقە و تۆرگایمان نار بۆ سەرەوە بۆ تەختاییەکە و شەمە نەفەرەکەی ئێمە ڕۆشت. دواتر هەروەک لە ئەفسانە کۆنەکاندایە هەموو پێکەوە چووین سەیری بیرەکەمان کرد و عەلیش کە ئێمە شۆڕمان کردبووە بۆ خوارەوە وەستا مەحموودی نیوە بوراوەی هێنایە سەرەوە. وەستا مەحموودیان بر بۆ نەخۆشخانە. دواتر گوێبیستی بووین کە وەستا مەحموود پێشەوەی چەڵەمەشکاوەکەی بەباشی یەک بگرێتەوە دووبارە دەستی کردوتەوە بە بیر هەڵکردن. وردەکاری ئەومان نەزانی کە کێی کردو بە شاگرد، کێ هاوکاریکەری بووە، چونکە تیپی شانۆکەی ئێمەش ئۆنگۆرنی جێهێشت بوو. دەمیست بیرم بچێتەوە کە ئەو شەوە لەگەڵ خوێنکارێکی ئامادەییدا بە سەرخۆشی شانۆوە خەوتم و لە ڕاستیدا ئاشکی باوکی ئەو بووم و بەڵام ئەو ئەشقەش بووە بە خۆڵەمێش. ئیتر پێش ئەوەی بگەمە تەمەنی 35 ساڵی لە لوتبەرزی کوڕ و لاوازی و تاکڕەویەکەی خوێنیان تێگەیشت بووم. دەمزانی کە دەتوانن باوکەکانیان و کوڕەکانیشیان بکوژن. ئەگەر باوکەکان کوڕەکانیان بکوژن، کوڕەکانیش باوکەکانیان بکوژن، قارەمانێتی بۆ کوڕەکان بۆ منیش بە تەنها گریان دەمایەوە. لەوانە شەوا پێویستی بکردایە کە ئەم زانیاریانەم لەبیر بکردایە و بچوومایە بۆ شوێنێکی تر، نەک تورگای. منیش زۆر بەگومان بووم لەوەی کە باوکی ئەنۆر جیم بێت. ئەم ئەگەرە لە سەرەتاوە بە گوێرەی ژماردنی ڕۆژیش بە عەقڵم داهات بێت گوێم نەدایە. بەڵام لە گەورەبوونی ئەنۆردا تا دەرکەوتایە کە چاوەبرۆی بە تایبەتی لوتی هیچ لە تورگای ناچێ. ئەو کات کەوتمە بیرکردنەوە کە باوکی کوڕەکەم خۆشەویستە ئامادەییەکەمە. تورگای چەند بیری لەمە کردبووەوە. نێوان تورگای و ئەنۆر هیچ باش نەبوو. هەرکە تورگای سەیری کوڕەکەمانی دەکرد بیری دەکردەوە کە لە ڕاستیدا خۆشەویستی برا گەورەکەی بووم. لەگەڵ ئەوەشدا بە عاشق بوونم بە کەسێکی خێزاندار خیانەتم لە تورهانی کاکی کردووە.
هەروەک کاتی بیری دەکردەوە بە ڕاشکاوی بە منی نەدەوت، بەڵام هەستم بەمانە دەکرد. بە قژە سوورەکەشم پەس دەبوو، ئەگەر بە ئاشکراژ نەیوت بێ لەبەر ئەوەی کە قژم ئەمانەی بیردەخستەوە. چەند پەڕەیەکم بە تورگای خوێندەوە لەو بڕگانەی کە دۆزی بوومنەوە لەناو ئەو شانۆیانەی لە فەڕەنسی و ئینگلیزیەوە وەرگێڕابوون کە تێیداوا پیشانی دەدا ژنە قستورەکە لە ئەوروپا بە واتای ژنی تووڕە، شەڕانی، بەدخوو دێت، بەڵام گوێی پێنەدا. لە گۆڤارێکی ژناندا نووسینێکی وەک جۆرەکانی ژن بە گوێرەی ئارەزووی پیاوان نووسرابوو کە لە ڕۆژنامەیەکی ئەوروپیەوە وەک خۆی وەرگێڕابوو. لە ژێر وێنە جوانەکەی ژنێکی قستووردا نووسرابوو نهێنیدار و تووڕە، دەمولێ و شێوەکەی لە من دەچوو. بە ئاگاوە بڕیم و هەڵم واسی بە دیوارەکەدا، بەڵام مێردەکەم پەیوەندیدار نەبوو بە وێنەکەوە. مێردەکەم سەدەڕای هەموو خۆ بە گەورەزانینی چەپڕەوی و بیری نەتەوایەتی زیاد لە سنووری ناوخۆیی و خەڵکی بوو. بە گوێرەی ئەو لە وڵاتەدا ژنی قورسوور لەبەر هەر هۆیە بێ واتای ژنێ بوو کە لەگەڵ کوڕانی زۆردا پەیوەندی هەبوو بێ. خۆ ئەگەر بە پێزانینەوە قژی بۆیەی سوور بکە، ئەمە واتای ئەوە بوو کە بەزانینەوە ئەم پێناسەیە هەڵدەبژێرێ بۆ خۆی. چونکە هونەرمەندی شانۆ بووم، بە ئەستەم دەمتوانی تاوانەکەم سوپ بکەم بەوەی کە بیگۆڕم بە بڕگەیەکی شانۆیی. بەو شێوەیەش لەو ساڵانەی کە دۆبلاژمان دەکرد لەگەڵ تۆرگایدا هێواش شێواش لە یەکتری دوورکەوتینەوە. لە شوقەیەکدا دەژیان کە لە باوکیەوە بۆ تورگای مابووەوە، بەڵام ئەنۆر زۆر باوکی نەدەبینی. تورگای دەنگدانی ڕیکلام و ئیشی تری دەکرد. زۆر درەنگ دەهاتەوە بۆ ماڵەوە، هەنێ جاریش هیچ نەدەهاتەوە. دەزانم واتای مناڵ بەخێوکردن چییە. کاتێ لەسەر نانخواردنی ئێوارە چاوەڕوانی باوکێک دەکەیت و هەنێ جار دێتەوە و هەنێ جار زۆر درەنگ و هەنگێ جاریش هەر نایەتەوە. بۆ هۆیەشەوە لەگەڵ ئەنۆردا زۆر نزیک بووین. زۆر لە نزیکەوە سەیری گەشەکردنی بارە جیاوازەکانی و ڕۆحاناسکەکەی و هەستیاریەکەیم کرد. هەستم بە ترسەکانی بێدەنگیەکەی، سڵکردنەوەی بە ئاشکرا تووڕەبوونەکەی، تەنیاییەکەی، بێئومێدیەکەی دەکرد. ئارەزوم لە دەستلێدانی قۆڵی کوڕە پێسقەیفەیەکەم و قاچەکانی و ملی دەکرد. هەروەک چۆن بە تامەزرۆوە سیرکردنی شانەکانی و گوێچکەکانی و گونیم دەکرد کە زۆر گەورە بووبوون. شانازیم بە دەوڵەمەندبوونی عەقڵ و لۆژیک و ناماقوڵیەکانی شێوە دەکرد. هەنێ جار بەویستی ئەو دەبووین بە هاوڕێیەکی باش بە درێژایی ڕۆژ قسەمان دەکرد، لە ماڵەوە چاوشارکێمان دەکرد، وشەی یەکتر بڕماشی دەکردەوە، پێکەوە دەچوین بۆ ناو بازاڕ. هەنگێ جاریش خەم و تەنهایی دایدەگرتین. هەردووکمان لە گەورەیی دنیا دەترساین، بێزار دەبووین تێیدا و دەشوینەوە ناو خۆمان. ئەو کاتە تێدەگەیشتم لە ژیانە تێگەیشتن لە کەسێکی تر، نزیکبوونەوە لێی خۆگونجاندن لەگەڵ ڕۆحی ئەودا چەندە قورسە. لەسەر و ئەوەشەوە ئەم کەسە ئەنۆری کوڕم بوو کە خۆشەویستترین شت بوو لە ژیانەما. دەستیم دەگرت و کۆڵانەکان و ماڵەکان و وێنەکان و پارکەکان و دەریا و پاپۆرەکان و هەموو دنیام پیشان دەدا. چەند ئەو میست بێ کە لە باکرکۆیی دواتریش لە ئۆنگۆرن کە لە کۆڵانەکاندا یاری بکات و لەگەڵ هاوڕێکانیدا بەڕێککەوتنی هەبێ و خۆی پارێزگاری لە خۆی بکە، زۆریش دەمیست کە دوور بێ لەو چەتانەی کە بە یەکتری دەڵێن لە دایکە. لەو کوڕانە نەچێت کە لە شانۆی چاردەکەمانە بێتەربێتیانە کرد. ئەنۆر لە کۆڵانە زۆر کەمیاری لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیدا دەکرد، بەڵام لەوانەکانیدا سەرکەوتوو بوو. خەمبار دەبووم بەوەی کە لە پۆلەکەیدا یەکەم نەدەبوو. هەنێ جار بەخۆم دەوو بۆچی بەمە خەم دەخۆم. لە جیاتی ئەوەی کوڕەکەم ئیشێکی سەرکەوتووی هەبێ، لە ژیاندا هەتا لە جیاتی ئەوەی کە پارەی زۆر بێ، دەمیست مرۆڤایەتێکی قوڵ و ئاراستەیەکی هەبێ بۆ گەڕان بە دوای ڕاستیدا و دڵخۆش بێ. دەبوایە کوڕەکەم هەم مرۆڤێکی دڵخۆش بوایە، هەم قارەمانێ بوایە. زۆر خەیاڵم دروست کرد لەبارەی ئەوەوە. دەموت هیچ کاتێ با نەبێ بە مرۆڤێ کە گوێ بداتە شتی بچووک. کاتێک لە منداڵیدا دەمەپەمەیەکەی دەکردەوە و بە چاوە سوورەکانیەوە بۆ ماوەیەکی درێژ دەگریا، وەک بڵێ دوعا بکەم دەموت با ئەنۆرگیان هیچ کات لە ژیاندا نەگری. بە ئاگاوە بە سیرکردنی ناو چاوە جوانەکانیەوە بۆم باس کرد کە جەوهەرێکی تایبەتی هەیە و کەسێکی جیاوازە. پێکەوە کتێبی منداڵان و داستانە کۆنەکان و شعرمان دەخوێندەوە. پێکەوە سەیری شانۆی منداڵانی ناو تەلەڤیزیۆنەکە و فیلمی کارتۆنیمان دەکرد. دەمبینی کە لە باوک و باپیری قوڵتر و بەهەسترا. پێم وت کە ڕۆژێک دەبێت بە نووسەری شانۆ. بە نووسەربوونی پەسەند کرد، بەڵام شانۆی هیچ پەسەند نەکرد. ئەو لایەنی تووڕێی و پێچەوانی لە ئەنۆردا بوو کە نە لە باوکیدا بوو نە لە باپیریدا بینی بووم. لە دوای خوێندنی سەرەتایی دەرکەوت ڕێزم لە تووڕەیەکەی دەگەر.
بیرم دەکردەوە لەوانەیە لە منەوە وەریگرتبێ، چونکە لە منداڵیدا ڕووخۆش بوو. کاتێک لە ئاوی گەرمدا دەمشت لە سەردەمی کۆرپەییدا بە ئاوی شیلەتێن جەستە ناسک و جوانەکەیم دەشێلا. ئەنۆرم زۆر دڵخۆش بوو کە بە ئاگاوە سابوونم دەدا لە قۆڵە چیرکەیەکانی پشتی سەرە جوانەکەی کە هەر لە کاڵک دەچوو بوونی کە هەر هێندەی دەنکە فاسۆلیایەک دەبوو. هەنێ جار دوای ئەو منیش لە گەرماوە گەرمەکەدا خۆمم دەشت. تاکو تەمەنی 10 ساڵی لە جوڕنەی گەرماوی ماڵەکەی باکرکۆییدا کە بە ئەستەم گەرم دەبوو پێکەوە خۆمان شت. من فێرم کرد کە دواتر خۆی بتوانێ خۆی پشوە بەبێ ئەوەی کە چاوی بکاتەوە سابوون بدا لەسەری و قژی و قاچەکانی. کوڕەکەم هیچ خۆشنود نەبوو بەمە. بیر دەکەمەوە تونڕەوی و شەپۆلەکانی تووڕەیی کە لەگەڵ تەمەنیدا لە زیادبووندا بوون لەو زەمانەوە مابووە خەمخواردنی ساڵانی ئامادەیی کە تورگای هیچ نەدەهاتەوە بۆ ماڵەوە بۆ ئەوەی هیچ نەبێ بچێتە زانکۆیەکی سادە. سەرەڕای هەستکردنم بەو هەموو ئەشقە بەرامبەری ئەو خەیاڵ ڕووخانەی کە نەمتوانی بیشارمەوە لێی ئەویشکان. لەو ساڵانەدا کەوتە مناقەشەکردن لەگەڵمدا. دەستی کرد بە چێژوەرگرتن لە بەرپەرشدانەوە و لەوەی کە من چیم گوتایە ئەو ڕێک پێچەوانەکەیدەوە. لوتی لار دەکرد لەو ڕۆمانە وێنەیە کە دەیخوێندەوە. کاتێک ئەو کەناڵە تەلەڤیزیۆنیم دەگۆڕی کە ئەو سەیری دەکا بە تووڕەیەوە پێی دەوتم تۆ لە چی تێگەی؟ کە قژی وەک ڕاکردوەکانی زیندانی بە کورتی بڕی و وەک ئیسلامیەکان ڕیشی هێشتەوە و 3 ڕۆژ دەسوڕایەوە بەبێت تراش وەک دەروێشە شێتەکان کە دەیبینی مەراقی دەخۆم خۆشنود دەبوو. شەڕێکی هەڵدەگیرسان. هەنێ جار هاوارمان دەکرد بەسەر یەکتردا. ئەویش دەرگاکەی دەدا بە یەکدا و دەڕۆی. لە ساڵەکانی زانکۆیدا چونکە دەگەڕا بە شوێن هاوڕێکانی منداڵیدا زیاتر بە چڕی دەستی کرد بە هاتن و چوون بۆ ئۆنگۆرن. لەوێ کە هاتوچۆی وەستا مەحمووی دەکرد لەگەڵ ئەو گەنجانەدا هەڵدەستا و دادەنیشت کە لەوێ ناسیبوونی و نیوەی بێئیش و نیوەی تێگەیشت و خاوەن بیرکردنەوە بوون. ماوەیە بۆ قمارکردن دەچوو بۆ پێشبڕکێی ئەسب لە گۆڕەپانەکەی وەلی ئەفەندی کە نزیک ماڵی خۆمان بوو. بەڵام لە ناکاو بێ ئەوەی هیچ داوای پارەم لێ بکا وازی لێهێنا. کاتێک لە بوردور سەرباز بوو تێبینی بوردور شارێکە لە باشووری تورکیا. لە کۆتایی هەفتەدا کە مۆڵەتی بازاری وەردەگرت تەلەفۆنی بۆ من دەکرد. دەگریا لە تەلەفۆنەکەدا بەهۆی تەنهاییەوە کە داهاتەوە بۆ ئیستانبوڵیش حاڵەکەیم دەبینی کە قژە کورتەکەی بە کاریگەری خۆ لول بوو ملی دەدود لقی گێلاسە باریک بۆتەوە. هەم لە خۆشی هەم لە خەمباریدا چاوەکانم پڕ دەبوون لە فرمێسک. ئیتر هەنێجار لە ساتێکی هیچ چاوەڕوان نەکراودا دەستمانە کرد بە دەمەقاڵێ و شەڕکردن. دەتۆراین لەیەک. بۆ ماوەی چەند ڕۆژێ لەگەڵ یەکتردا هیچ قسەمان نەدەکرد. لەو ڕۆژانەدا ئەگەر شەوانە درەنگ پاتایەتەوە. لەوەش خراپتر ئەگەر هیچ نەهاتایەتەوە بۆ ماڵەوە خەو نەدەچوە چاوم. هەنگێ جار بیرم دەکردەوە کە کوڕەکەم خۆی دەدات بەدەست کچێکی کەم عەقڵەوە یان ژنێکی تووڕە و دڵشکاوە دەکەوتمە ناو ترسەوە. بەڵام لەناو ئەم هەموو شەڕ تۆران بێدەنگی و وتە دوواتاییانەدا لە ساتێکی هیچ چاوەڕوان نەکراودا لە ماڵەوە بە هەموو هێزمان باوەشمان دەکرد بە یەکدا. ماچی یەکترمان دەکرد. ئاش دەبووینەوە. ئەو کاتە تێدەگەیشتم کە هیچ بەرگەی دوورکەوتنەوەی کوڕەکەم ناگرم. ئەگەر ئەو نەبینم ناتوانم بژیم. لە خۆیدا لە باوکیەوە یان لەو کەسەی کە بە باوکی خۆی دەزانی دوور بوو. لەبەر ئەوە جیابوونەوەمان لەگەڵ تورگای هەتا مردنیشی کاری لە ئەنۆر نەکرد. قەیرانی ڕق تووڕەبوونە بێهۆکانی بێدەنگی و تاوانبارکردنەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ بەهۆی گەورەبوونی بە بێباوکی و بوونی کەسێتێکی بە هەستیارەوە ڕوونی دەکردەوە. بەڵام بیریشم دەکردەوە کە هۆکارە ڕاستەکەی بێپارەیە. لەبەر ئەوە لەو ڕۆژانەی لە ڕیکلامی ڕۆژنامەکاندا کە وێنەی جێم و بنیادنانەکانی بینی لە هەواڵەکانی هەمان ڕۆژنامەدا کە خوێنمەوە لە سایی پێشکەوتنی بواری پزیشکی ڕۆژئاواوە مرۆڤ دەتوانێت بیدۆزێتەوە کە باوکە ڕستەقینەکەی کێیە. هەتا لە دادگاکانی تورکیاشدا دەتوانرێت دەستنیشان بکرێ. مێشکم تێکەڵ بوو. ئەگەر لە سەردەمی گەنجێتیمدا بوایە هیچ کات سکاڵایەکی لەو شێوەیەم تۆمار نەدەکرد. بە زۆری دەوڵەت و پۆلیس قوبوڵپێکردنی باوکایەتی باوکێک کە قوبوڵی کوڕەکەی ناکا. داوای پارەکردن بە هەڕەشەی سکاڵا بێ بانگەشەکردن چوونم بۆ ئەو بۆبوونەوەی کە ئەو ڕێکی خست بوو. کوڕەکەم شەرمەزار بوو بەهۆی منەوە لەبەر ئەوەی ئەمانەم کرد بوو.
بەڵام تێدەگەشت کە ئەمەم لەبەر ئەو کردووە نەک لەبەر خۆم. دوای قەیرانی تووڕەبوونەکەی نەرم بووەوە، قورستایە ڕاستەقینەکە خۆم نەبووم. ئەوە بوو کە کوڕەکەم باوەڕ پێبێنم بە چەندین مانگ قسەم لەگەڵدا کرد بۆ ئەوەی سکاڵاکە تۆمارکە. لی پاڕامەوە، شەڕمان کرد، مناقەشە و هاوارمان کرد. ئەوە قبوڵەکەم هیچ ئاسان نەبوو کە ئەو قبوڵ بکات. کاتێ دایکی مێردار بووە، بەڵام لەگەڵ کەسێکی ترا خەوتووە و بووە بە خاوەنی مناڵ لەو کەسە. ئەمەشی زانی بێت و شاردبێتیەوە. چەند جار بە شەرم و تووڕەییەوە پێی وتوم دڵنیایت؟ چەند جار پێم و کوڕم ئەگەر دڵنیانە بوومایە پێم دەوتی. هەندێک جار ئەو، هەندێک جار من شەرممان دەکرد و سەیری بەردەمی خۆمانمان دەکرد. بێدەنگ دەبووین. زۆر کاتیش بە هاوار شەڕمان دەکرد. دەموو کوڕم لەبەر خاتری تۆ. ئەمە کاریگەریترین ڕستە بوو. جارێکیشیان وێنەی ژنەقستورەکەی سەر دیوارەکەی دڕاند و فڕیدا. لە ئەنتەرنێت تا سەیری کردبوو ئەو ژنەش هەروەک من بووە. دواتر منیش سەیرم کرد لە ئەنتەرنێتدا ئەو وێنەی کە لە گۆڤارەکەدا بڕی بووم هینی وێنەکێش دۆنتا ڕۆستەتی بوو. عاشقی مۆدێلە دەمولێ و جوان و نیگا شیرینەکەی بووە و هاوسەرگیری لەگەڵدا کردووە. وێنەکەم بە تیب نووساندەوە بەیەکەوە و هەڵم واسیەوە بە شوێنی خۆیەوە. کوڕەکەم کاتێ عارەقی دەخواردەوە دەیتوانی باسی بابەتی سکاڵا تۆمارکردن کا لەسەر باوکی تابی خواردایەتەوە، هەم وەک ئاسوودەیەکی پێشەنگ قسەی دەکرد لەبارەی هەموو شتێکەوە، هەم ڕق و بێتەحەمل دەبوو. ئەو وشە ناشرینانی لە دەم دەهاتە دەرەوە کە سەربازەکانی شارۆچکە بچووکەکان بە دایکیان دەگوت و دەرگاکەی دەدا بە یەکدا و دەچوە دەرەوە. هەموو جارێ جنێوی پێدەدام هەروەک دوای شەڕەکانی یەکەم ساڵانمان لە ئۆنگۆرن. دوای تەواوکردنی زانکۆی دووبارەی دەکردەوە کە تا کۆتایی ژیانی قەحبەیەکی وەک من نابینێتەوە. زۆر وشەی ناشرینی تریشیدەوە. بەڵام دوای یەک یان دوو ڕۆژ چونکە شەونەی دەتوانی بە تەنها دانیشێ لە ماڵەکەی ئۆنگۆرن، سواری شەمەنەفەر دەبوو دەهاتەوە بۆ لام بۆ باکرکۆیی و نانی ئێوارەمان دەخوارد. پێم دەوە چاکە کرد هاتی، کفتەی ئیزمیرم کردووە. وەک بڵێ دوو ڕۆژ لەمەوبەر هیچ شەڕمان نەکرد بێ، باسی شتی ئاساییمانە کرد. دەستمانە کرد بە باسکردنی بابەتی هەرە سادا. دواتر هەر وەک شەوانی مناڵی و سەردەمی ئامادەیی کاتێک چاوەڕوانی باوکیمان دەکرد بێتەوە بۆ ماڵەوە، دایک و کوڕ لەسەر قەنەفەکە لە تەنیشت یەکدا دادەنیشتین. سەیری تەلەڤیزیۆنمانە کرد. کە فیلمەکە تەواو دەبوو نەیدەویست بگەڕێتەوە بۆ ماڵەکەی خۆی، بە تەنها لە جێگەکەی دابخەوێ. بەڵام لەبەر نەفس بەرزیەکەی ئەمەی نەدەوێت. دەیپرسی لە دوای ئەمەوە چی هەیە؟ یان بە هەمان جدێتەوە دەستی دەکرد بە سیرکردنی بەرنامەی کەناڵێکی تر. کاتێک شەو خەوی لێ دەکەوت لەسەر چەرپا بەرامبەر تەلەڤیزیۆنەکە بە بێدەنگی سەیری کوڕەکەمم دەکرد. هەستم بە پەشیمانی دەکرد لەبەرەوەی کچێکی گونجاوم بۆ نەدۆزیوەتەوە و هاوسەرگیریم بۆ نەکردووە. بەڵام چونکە ئەو کچەی ئەو بەدڵی بوایە من بەدڵم نەدەبوو، ئەو کچەی من بەدڵم بوایە ئەو بەدڵی نەدەبوو، هەتا لەبەر ئەوەی کە دەمزانی دووەمیان بە عینادی ناکا پەشیمانیەکەم نەدەبوو بە ئازارێکی قوڵتیامدا. کوڕەکەم پارە و متمانەداریشی نەبوو بۆ ئەوەی هاوسەرگیریەکی باش بکە. لەو ڕۆژەوەی کە قشم بۆی سوور کردووە تا ئەمڕۆ هیچ پەشیمان نەبووم لەو بڕیارانەی کە لە ژیانمدا داومە. تەنها پەشیمانیم پێداگرتنم بوو لەم بابەتەدا لەوەی کە کوڕەکەم باوکە ڕاستەقینەکەی خۆی بزانێ، بناسێ، نزیک بێ لێوەی. ئەنۆر هەم پەیوەندیدار بوو بەم هەوڵدانانەمەوە، هەم بە بچووکی دەزانی. هەنێ جار تاوانباری دەکردم بەوەی کە خەیاڵ پەرستم یاخود بۆ پارە خەریکی فێڵبازیم. دوای مردنی باوکی ڕێکەوت نەبوو کە ڕۆژنامەکان بە هەمان زمان ئەویان تاوانبار دەکرد. بەڵام کوڕەکەم بەنیەتەوە باوکی خۆی نەکۆشت. لە ڕاستیدا ئەنۆری کوڕم بە بکوژیش ناژمێت بێ. بەڵام ڕۆژنامەکان ئەم وشە ناشرینایانیان بە یەک دەنگ ئەوەنگە دووبارە کردەوە ئەم پەڵەیە لەسەر کوڕەکەم مایەوە. کوڕەکەم بە تەنها ویستبووی خۆی پارێزێ بەرامبەر بە باوکی کە نەیتوانی وەساڵ بێ بەسەر تووڕەیەکەیدا و دەمانچەکەی دەرهێناوە لەسەر بیرەکە تاکە هۆکاری بوونی لەوێ مەراقی کوڕێکی بێباوکە بۆ ئەوەی باوکی خۆی ببینێ بناسێ. من ئەم ویستەم لەودا خەبەر کردەوە. ئێستا پەشیمانم، بەڵام هیچ پەشیمان نیم لەوەی کە لە سەردەمی منداڵیدا باسی ڕۆستەم و زۆراب ئۆدی بوو دایکی حەزرەتی ئیبراهیم و کوڕەکەیم بۆ کردبوو. ئەو گەنجە خوێندکار و تووڕانەی کە دەهاتن بۆ شانۆی چادرە زەردەکە کەسیش ئەم چیرۆکانەی بۆ ئەوان نەگێڕابووەوە. بەڵام ئەوان لەسەر ئەوەشەوە ئەم چیرۆکانەیان دەزانی، وەک هەندێکیان ئەو یادگاریانە دەزانن کە لە ڕاستیە بیریان چۆتەوە. زانینی چیرۆکە کۆنەکان درکردن بەوەی کە لاسایی ئەفسانەکان و داستانەکانی ژیان دەکەیتەوە بە پێچەوانەی بانگێشتی دادوەرەوە
سەلمێنەری ئەوە نییە کە کوڕەکەم تاوانبارە. ئەنۆر زۆر دەیویست لە باوکی جاب بێتەوە لەسەر بیرەکە پێش ئەوەی بێتە هۆی مردنی. کاتێک لەگەڵ باوکیدا لە یەکتر گیر بوون و ویستوێتی دەمانچەکە لە دەستی باوکی بسەنێ چەندە کاتی هەبووە بۆ بیرکردنەوە لەمە. کوڕەکەم بێ ئەوەی بێوێ باوکی خۆی کوشتووە بەهۆی ئەو شتانەی کە ئەو بۆی گێڕامەوە بەڕاستی قورس نەبوو بۆم کە بگەم بەم ئەنجامە. زۆرێک لە ڕۆژنامەکانیش لەمە گەیشتن بەڵام بەڕاستی نەیان گێڕایەوە بۆ خوێنەرەکانیان. ڕۆژنامەکان دەیانزانی خوێنەرەکان زۆر ئارەزویان لەم جۆرە چیرۆکانە هەیە، وەک گەورەیەکەی زۆراب دەوڵەمەندیەکەی جێم دۆزینەوەی باوکی لەلایەن ئەنۆرەوە دوای چەندین ساڵ بەهۆی پزیشکیەوە دواتریش کوشتنی ئەو. بە درێژی باز لە چوونی من لە کۆتا ساتدا بۆ شوێنی کێشەکە و فرمێسکەکانیشم نووسرا. نیەت باشە میلۆدرامیستەکان بە درێژی ئازارەکانی هونەرمەندی دێرینی شانۆ و دۆبلاشکەریان نووسی کە شاهیدی ئەوەیە کوڕەکەی باوکی خۆی کوشتووە. ئەو ڕۆژنامە نووسە نیەت خراپانەی کە ئیشی ڕیکلامیان لە زۆرا بۆردەگر بەبێ شەرم بانگەشەی ئەوەیان دەکرد کە ئەمە قەزا و قەدەر نییە، جینایەتێکە کە ئێمە دایک و کوڕ چەندین ساڵ پێکەوە زۆر بە ئاگاوە پلانمان بۆ داناوە. پێویستە کەس باوەڕ بە فرمێسکی چاوەکانی من نەکا. ئەو شتەی کە ئێمەی خستۆتە جوڵە سووربوونی ئەوەیە کە سەروەتەکەی جێم بخەینە ژێر دەستی خۆمان، چونکە خاوەنی مناڵێک نەبووە. باسییان لە قژە سوورەکەم دەکرد وەک سەلماندنێک بۆ بانگەشەکەیان و نزمی کەسێتی من. بەڵام ئەوەی کە بە دەمانچە کرک کەلەکەوە هاتبوو بۆ ئۆنگۆرن لەسەر بیرەکە تووڕە بوو و دەمانچەکەی دەری هێناوە و کوڕەکەم نەبوو باوکی بوو. لەوە دڵنیام دادوەر ئەوە هەڵدەسەنگێنێ کە دەمانچەکە چەکێکی مۆڵەت پێدراوی جێمە و وەک سەلمێنەرێک بەکاری دێنێ بۆ نیەت باشی کوڕەکەم و کە ئێمە هیچ شتێکمان بە پلان نەکردووە. بەڵام ڕۆژنامەکان لەسەر ئەم وردەکاریە هیچ نەوەستان. بەو شێوەیەش ئێمە دایک و کوڕ وەک دایکە خراپە ژناقش سوورەکە و کوڕەکەی چوینە ناو مێژووی ئیستانبوڵەوە کە بۆ دەستگرتن بەسەر میراتدا باوکیان کوشتووە. ئەمەم زۆر پێ ناخۆش بوو کە دەچوون بۆ بینینی کوڕەکەم لە زیندانی سیلڤری کە زیندانیەکە لەو زیندانیە بێئەدەبانەی باوەڕیان بەو هەواڵانە دەکرد. تێبینی سلیڤری ناوی زیندانیەکە لە شارۆچکەی سلیڤری لە نزیک ئیستانبوڵ. تانەی لێدەدام یەکێکی تریشیان کە بە خراپی سەیری دەکردم هەتا کە ئەو شێوە دەربڕینەی سیمای پاسەوانێکی نیەت باشیشم دەبینی دڵم ئەوەندە دەشکا کە هیچ کات چاک نەبێتەوە. لەبەر ئەوەی بەرگەگرتنی ئەم قسە و سیرکردانە زۆر لەو بەرگەگرتنە قورستر بوو کە چەندین ساڵ بێشەرم و بێئەدەبەکان هاواریان دەکرد بیکەرەوە داوام لە ئەنۆر کرد کە چیرۆکی بەڕێکەوت کوشتنی باوکی بنووسێتەوە. پێم وت کاتێک دادوەر کتێبەکەی خوێندەوە ئەو سەربەست دەکا بەهۆی پارێزگاریکردن لە خۆی بە شێوەیەکی ڕێپێدراو، بەڵام دەبوایە لە سەرەتاوە چیرۆکەکەی بنووسیایە، واتە لەو کاتەی کە باوکی چۆ بۆ بیر هەڵکەندن، کەواتە دەبوایە من هەموو شتێک فێر ببوومایە و تێم بگەیاندایە. ئەمەش دەبووە هۆی ئەوەی کە کتێبەکە بخاتە شێوەی پارێزگاریکردنێ کە نووسرابێ بۆ دادوەری سزای قورسی سلیڤری. بەڵام دەبێ ئەم کتێبە وا بخوێنرێتەوە کە بە تەنها نەک پەڕەکانی کۆتایی بەڵکو هەموو کتێبەکە وەک لێکۆڵینەوە لە جینایەتێک وردەکاریەدادیەکانی سەلماندنەکانی بە ئاگاوە بخوێنرێتەوە وەک ئۆدیبی سۆفۆکلیس. ناساندنی کوڕەکەشم بە ناوی سەرهاتەوە بۆ ئەوەی لە باوکی نزیک بکەمەوە وەک سەلمێنەرێک پێشکەش کرا کە ئێمە کوڕ و دایک نیەت خراپ و درۆزن نین. لەبارەی سکاڵای باوکایەتیەکەشەوە بەیتوبالۆرەی بێبنچینەیان نووسی. هەموو وردەکاریەکانی ناو ئەم ڕۆمانە ڕەهاو ڕاستن. بەردەوام دەبم لە چیرۆکەکە لەو شوێنەی کە تێیدا وەستا بووین. کاتێک کوڕەکەم و باوکی نەگەڕانەوە بۆ مێزی نانخواردنەکە بەدوایە ناڕام کرد بۆ بیرەکە. پاسەوانی بینای چێشخانە کۆنەکە ئێمەی بینی کە ئێمە چووینە ژوورەوە سەگێکی تڕۆ و بێئەدەب وەک بڵێی دەخنکێت دەوەڕی. کوڕەکەمم تۆزێک لەولا قەپاغەکەوە بینی کە کەمێک کرابۆوە بە تەنها دانیشتبوو یەکسەر تێگەشتم کە چی بووە. کوڕەکەم بەبێ ئەوەی بێوێ باوکی خۆی کوشتبوو. ڕام کرد بۆ لای بە هەموو هێزمەوە باوەشم پێدا کرد. ویستم هەست بەوە بکا کە تێدەگەم دەیناسم و دەیزانم بە هەر شێوەیە بێوێ بە بەزەی و خۆشەویستیم پارێزگاری لێ دەکەم. لە پێشدا هەستم بە ئازارەکەم کرد. بە هاتنە خوارەوەی فرمێسکەکان بە چاومدا دواتر وەک تەهمینەی دایکی زۆراب دەستم کرد بە گریان بەو کیژانەی کە لە جگەرمەوە دەهاتنە دەرێ. بەڵێ هەر وەک شانۆگەریەکە.
بەڵام ئازارەکەم زۆر تێکەڵاوتر بوو لەوەی کە لەسەر ستێجی شانۆکە هەستم پێکردبوو. لەلایەکەوە وەک بڵێ هاوار دەکەم بەدەنگی بەرز دەگریام، بیرم لەوە دەکردەوە کە گریان شتێکی باش دەبێت بۆم، هەتا هۆکاری هێوربوونەوەی بێشەرمترین دەست، بێئەدەبترین سەرخۆش، سوک و سەلیمترین وەڕزکەرانیش تێگەشت بووم. کاتێک دەبینن ژنێک دەگری، لۆژیکی دنیا لەسەر گریانی دایکەکان دروستکرا بوو. ئێستاش لەبەر ئەوە دەگریام بە هەستکردن بەوەی کە گریان شتێکی باشە، چونکە کاتێکە دەگریام دەمتوانی بیر لە هەموو شتێ بکەمەوە، بۆ هەموو شتێ دەگریام. مەراقاویەکانی کە نیوەیان سەرخۆش بوون و لەسەر مێزی ناخواردنەکە هەستا بوون و هاتبوون. کاتێ لێکۆڵینەوەیان دەکرد و دەیان پرسی جیمی پاترۆن بۆ کوێ چوو، کوڕەکەم پێی وتن کە کاکجێم نەیوت بوو باوکم، کەوتۆتە ناو بیرەکە. ئیشکەرەکانی زۆراب هەواڵیان نار بۆ پۆلیس. لە ئۆتۆمبیلی پۆلیسەکەدا لە پێشدا ئایشا ژنەکەی جێم هات. ئەویش وەک هەموو کەس نەیویست باوەڕ بەوە بکە کە مێردەکەی لە خوارەوەیە لە بنی بیرەکەدا. ویستم باوەشی پێدا بکەم و پێکەوە بگرین بۆ باوکی مردوو لەگەڵ کوڕی باوک کوش بۆ ژیانمان، بەڵام نەیانهێش، نزیکیش بمەوە لێ. ڕۆژنامەکان لەسەر قوڵایی بیرەکە ئاوە قوڕاویەکەی بنی سەرسوڕهێنەری ئەوەی چەندین ساڵ لەمەوە بەربیرێکی ئەوەندە قوڵ کە بە پاچ و خاکەناس هەڵکەندراوە نووسیان لەگەڵ فکرێکی بەدخودیدا. باوەڕم بە هەندێکیان نەکرد کە لەبارەی چارەنووسەوە نووسیبوویان، بەڵام خۆشنود بووم پێی. لە دوای ئەو ڕۆژانەی کە کوڕەکەم گیرا زۆر دەمویست لەگەڵ ئایشەخانە قسە بکەم، دڵنەوایی بدەمەوە و تووڕەیەکەی کەم بکەمەوە. بەرامبەرمان پێم دەوت ئەو کێشانەی کە ڕوو دەدات تاوانی ئێمەی ژنان نییە، ئەفسانەکان و مێژوەکان وایان نووسیوە. بەڵام ئایشەخان وەک حەقێک پەیوەست نەبوو بە کتێبە کۆنەکان و ئەفسانەکانەوە، زیاتر پەیوەست بوو بەوەی کە ڕۆژانە ڕۆژنامەکان چی دەنووسن. ئەوەی کە زیاتر ئێمەی دڵتەنگ کرد پێدانی زانیاری بوو لەلایەن ئیشکەرەکانی زۆرابەوە بەو ڕۆژنامانی کە نووسیویان کوڕەکەم بە مەبەستی میرات باوکی کوشتووە. منیش دەستم هەیە لەم ئیشەدا. پۆلیسەکان لەسەر بیرەکە یەک قاوغە فیشەکیان دۆزیەوە، بەڵام لە دەوروبەردا دەمانچەی لێ نەبوو. پیاوێکی بندەریایان بە گوریز شۆڕ کردەوە بۆ ناو ئاوە قوڕاویەکەی بیرەکە. تێبینی پیاوی بندەریا ئەو کەسەی کە بە ئۆکسجینەوە دەچێتە بندەریا، یاخود مەلەوانێکی زۆر بەکارامە کە ئەم کەسە دەیتوانی بچێتە ناو خوڕترین و قوڵترین گۆشەی ئاوی گەرو. تێبینی ئاوی گەرو واتە دەریای مەرمەرا، واتە ئەو گەرۆی ئیستانبوڵی کردووە بە دوو بەشەوە، بەری ئاسیا و بەری ئەوروپا. جەستە بەدبەختەکەی جێمی هێنایە سەرەوە کە بە دوو ڕۆژ وای لێ هاتبوو نەدەناسرایەوە. باوکی کوڕەکەم بێبەزەیانە توێکاریەکەی بۆ کرا. کاتێک گەندامەکانیان یەک دەرهێنا و پارچە پارچەیان کرد بە گوێرەی ئەوەی کە لە سیەکانیدا ئاوە قوڕاویەکەی بیرەکەی تێدا نەبوو، ڕوون بۆ کە جێم پێش ئەوەی بکەوێتە ناو بیرەکەەوە مردووە. لە هەمان توێکاریشدا ئەوە دەرکەوت کە کوڕەکەم هۆکاری مردنی باوکێتی. بۆ ڕۆژی دواتر ئەو ڕۆژنامانەی لە یەکەم پەڕەیاندا بەڵگەی دادی پزیشکیەکەیان بڵاو کردبووە و نووسیان کە نای بە چاوی باوکیەوە، بەڵام ئەوەیان نەنووسی کە یەکتر پلانەوەی باوک و کوڕ لەسەر بیرەکە و لە دەربڕینی کوڕەکەمدا لە دادگا کاتێ زۆرانی گرتووە بۆ ئەوەی دەمانچەکە لە دەستی باوکی بستەنێ بە ئامانجی ئەوەی کە خۆی پارێزێ دەمانچەکە کتوپڕ تەقیوە. بەڵام دادوەر پیاوی بندەریاکەی جارێکی تر نادەوە بۆ ناو بیرە قوڕاویەکە. لەم دووەم جارەدا پیاوی بندەریاکە بە دەمانچە کرک کەلەکەوە هاتە سەرەوە. ئەوە بارەکەمانی لە دادگادا گۆڕی بە هۆکاری کە ئەمە دەمانچە مۆڵەتدارەکەی جێمە و ئەو فیشەکەی بەرچاوی چەپی کەوتووە لەم لولەیەوە هاتۆتە دەرەوە. باوەڕی هەموو کەس زیادی کرد بەوەی کە دادگا و وا بڕیار دەدا کوڕەکەم بکوژی نەکردووە و ئەمە پارێزگاریکردنە لە خۆی. ئەوەی کە دەمانچەی هێناوە بۆ سەربیرەکە کوڕەتوڕەکە نییە، هەڵبەتا باوکەکە بوو کە لە کوڕەکەی دەترسا. دوایەوەی کە دەمانچەکە لە بنی بیرەکەدا دۆزرایەوە، تێڕوانینی کۆمپانیاکە و ئایشەخان گۆڕا بەرامبەرم. دواتریش نەرم بوون بەرامبەرمان کە تێگەیشتن کوڕەکەم پێشتر پلانی دانەناوە بۆ کوشتنی باوکی. ئەنۆر پارێزگاری ڕێپێدراوی لە خۆی کردووە و ئازاد دەکرێت. ئەنۆر میراتچی جێمە، واتە دەبێ بە خاوەنی گەورەترین بەشی زۆراب. بۆ یەکەم جار لەگەڵ ئاشەخانمدا کە یەکتریمان بینی لە نووسینگەکەی زۆراب هەستم کرد کە زۆر بەڕێز و خوێنساردا. ئایا چەندە باوەڕی بە نووسراوە بەیتوبالۆرەکانی ناو ڕۆژنامەکان کردبوو لەبارەی منەوە. بە سەیرکردنەکەیدا دەمزانی کە ڕقوتوڕەیەکەی خۆی سەرکوت کردو و دەیەوێت زاڵ بێ بەسەر خۆیدا. بە هەموو بارێکدا دیار بوو
کە هیچ نەبێ ئێستا ئازاری مێردەکەی لە دڵیدا بینێژێ کە زۆر خۆشی دەویست. بڕیاری دابوو لەگەڵ مندا باش هەڵسوکەوت بکات و بۆ ئەمەش هەموو ئیرادەی خۆی خستبووە کار. ویستم ئاسوودەی بکەم، هەڵبەتە بە ناوی ئەنۆرەوە قسەم نەدەکرد کە لە زینداندا بوو، تا ئێستاش سکاڵاکەی بەردەوام بوو لە دادگا. بەڵام ئامانجی نەخۆم و نەکڕەکەم ئەوە نەبوو کە زۆراب واتە ئەم کۆمپانیا بنیادنانە گەورەیە لە ناوبەرین کە باوکی بە زیرەکیە گەورەکەی و داهێنانەکەی دروستی کردووە، یاخود سەدەها ئیشکەری لە ئیش بکەین. ڕێک بە پێچەوانەوە دەمانویست کە زۆراب زیاتر سەرکەوتوو بێ. وتم ئەو ڕۆژەی کە پێش 30 ساڵ لەمەوە بەرۆستا مەحموود لەگەڵ باوکە ڕەحمەتیەکەی کوڕەکەمدا دەستیان کردبوو بە بیر هەڵکەندن، ئەمڕۆ من وەک ڕۆژی دروستبوونی زۆراب دەیبینم. دوایەوەی ئەمەم بە ئاگاوە وت گێڕامەوە لە ساڵی 1986دا کاتێ وەستا مەحموود باوکی کوڕەکەم کەیەکی لە دوو شەوی شەوێک لە بیندا هاتوو هاتن بۆ چادرە زەردەکەی ئەفسانەکانی پەنداری و چۆن کاریگەر بوون بە تراجیدیای ڕۆستەم و زۆراب لە نێوان ئەو فرمێسکانەی کە ئەو ڕۆژە لە چادرەکە داڕشتم و ئەو فرمێسکانەی کە دوای 30 ساڵ لەسەر بیرەکە بۆ کوڕەکەم و باوکیم ڕشت نزیکێکی زۆرەملەیی ئەفسانەکان و ژیانی تێدا بوو. بە جۆش و خرۆشەوە وتم ژیان ئەفسانەکان دووبارە دەکاتەوە، ئێوەش بەو شێوەیە بیر دەکەنەوە. عایشەخان بە ناسکیەکەوە وتی منیش بەو شێوەیە بیر دەکەمەوە. دەمبینی کە نە ئەو نە بەڕێوەبەرەکانی زۆراب نەیان دەویست تێ بکەن کە من و کوڕەکەم خەمبار بکەن. بیرتان نەچێت کە یەکەم بیری ئاوی کۆمپانیای بنیادنانەکەمان هەڵدەکەندا من لە ئەنگۆڕن بووم. ناوی کۆمپانیاکەشمان کە زۆرابە کۆتا مۆنۆلۆگی ئەو ڕۆژانەی منە. عایشەخان وەک بڵێ زۆر سەرسام بوو بێ بە قسەکانم، بە پەشۆکاییەوە چاوەکانی تروکان. ناوی زۆراب لە مۆنۆلۆگەکەی منەوە نەهات بوو، لە شانامە 1000 ساڵێکەی فیردەوسیەوە هات. چەندین ساڵ لەگەڵ مێردەکەیدا لەم باباتانەدا نەتوانی بڵێ باوکێ کوڕەکەی خۆی کوشتووە، نەکوڕێک باوکی خۆی کوشتووە. کتێبیان خوێندبووەوە، لێکۆڵینەوەیان کردبوو، لە مۆزەخانەکانی ئەوروپا و دنیادا سەیری وێنە و کتێبەکانیان کردبوو. بە چاوپیاخشاندنی بینابەرزەکانی ئیستانبوڵ و هەورەوانەکان و دوو کەڵکێشەکانەوە لە پەنجەرەی بیناکەی ناوەندی زۆرابەوە زۆر بڕگەی دڵخۆشی ڕابردووی خۆی بیرهێنایەوە و وەک سەلمێنەرێک بۆی گێڕامەوە بە هەوایەکی نهێنیدارەوە، بەڵام بە مەمنونیەکی بەرجەستەکراوەوە بە دڵخۆشی یادکردنەوەوە باسی لە مۆزەخانەیەکی پتروسبورگ، ماڵێکی تاران ئەسینە، ئەو نیشانانەی کە بڵاو بۆتەوە بە جوگرافیایەکی فراواندا ئیشارەتەکان وێنەکان کرد. ئەم ژنە لەگەڵ باوکی کوڕەکەمدا ژیا بوو، لەگەڵ ئەودا دڵخۆش بوو. بەهۆی ناماقوڵی سیستمی یاساکان و دادوەریەوە لەوانە بوو شەریکە بەشێکی گەورەی ئەم کۆمپانیایە کە کێ دەزانێ بە چاوڵ و زەحمەتێ دروستیان کردبوو هینی کوڕەکەم بوایە. بەڵام ئەم ژنە و مێردەکەی زۆرابیان گەورە کردبوو، هێنابوویانە بارێکی زۆر باش. بەو شێوەیەش کە عایشەخان ئوسلوبێکی دۆزیەوە بۆ ئەوەی ڕقەکەی بشارێتەوە و من نەشکێنێت و کوڕەکەم تووڕەنەکە لە زیندانە، ئەو چیرۆکەی لەم کتێبەدا خوێنتانەوە بە دەستپێکردنی باسکردنی ساڵانی یەکترناسینیانەوە لەگەڵ مێردەکەیدا لە زانکۆ و چوونیان بۆ کتێبخانەی دەنیز گێڕایەوە. چەند بیری کەوتایەتەوە و باسی بکردایە لەوانە بێوا هەست بکە کە شێوە تۆڵەیەکم لێ دەکاتەوە بە یادگاریە خۆشەکانی. بە ئاگاوە سەیریم دەکرد، لەبەر ئەوەی لە کۆتاییدا بە دیوێکدا بووبووم بە خاوەنی هەم مناڵەکە و هەم زۆراب، بێ ئەوەی تووڕە بم بەدڵێکی فراوانەوە گوێم لەو شتانە گرت کە باسی کردن. هەر لەو ڕۆژانەدا کە دەچووم بۆ زیندانی سلیڤری دەستم کرد بە باسکردنی هەندێ لەو شتانە بۆ کوڕەکەم کە لە عایشەخان ماوە گوێبیستی بووبووم. لەگەڵ ئەوەشدا کە زیندانەکە لە باکرکۆییەوە دوور بوو، کاتێ بە گۆڕینی 3 پاس دەگەیشتمە بەر دەرگاکەی 5 کیلۆمەتر دوور لەو شوێنەی کە وەستا مەحموود باوکی کوڕەکەم بیریان لێ هەڵکەندبوو، واتای زیندانی بوونم لە خۆم دەپرسی. لەناو ئەو زیندانەی کە نەک هەر لە تورکیا، بەڵکو گاردیانەکان و بەڕێوەبەرەکانیش بە شانازیەوە دووبارەیان دەکردەوە کە گەورەترین زیندانیە لە ئەوروپادا. دواتر ئامێری پشکنینەکان، دەستە ڕەنگینەکانی ژنەگاردیانەکان و تعلیقدانیان لە قژە سوورەکەم، ژوورەکانی چاوەڕوانی، ئەو دەرگایانەی کە دەکرانەوە، دەرگاکانی کە دادەخران، ئەو قفڵانەی کە دەکرانەوە، ئەو قفڵانەی کە دادەخران، ژوورەکان و لە نێوان ڕاڕەوەکانەوە ئەوەندە شوێنم دەگۆڕی وەک بڵێ بیرم چووبەوە کە لەکوێم و لە چ زەمانێکدام. کاتێ چاوەڕوانمە کرد بۆ ئەوەی ئەو ببینم، لە نێوان جامە دەنگبڕەکانەوە خەیاڵم دەکردەوە کەسانی ترم تێکەڵ دەکرد لەگەڵ ئەودا.
هەنێ جار خەوم دەهات، هەنگێ جار بێسەبر دەبووم، بە زۆری تووڕە دەبووم، بەڵام خۆمم دەگەر. هەندێ جاری جوام دەزانی ئەوەی پشتی جامەکە نەک کوڕەکەم، بەڵکو باوکە مردووەکەیەتی، نەخێر باپیرە مردووەکەیەتی. ئەگەر پارێزەرەکەم لەگەڵدا بوایە لە پێشدا باسمان لە سکاڵاکە و کۆتا وردەکاری فایلەکە و ناماقۆڵیەکانی کە لە ڕۆژنامەکاندا دەردەچوون و ئەو ناڕەحەتیانە دەکرد کە کوڕەکەم ڕوبەڕووی دەبێتەوە لە قاوشەکەدا. کوڕەکەم سکاڵای دەکرد لە سوکایەتی پێکردنی ئەو کەسانەی کە باوەڕیان وابوو بۆ پارە باوکی خۆی کوشتووە، لە خراپی خواردنەکەی کە دەیاندایە و لە باسوخواستی بەخشینی گشتی کە هیچ ئەنجامێکی نەبوو. ئەو چیرۆکە خەمبارکەرانەی دەگێڕایەوە لەبارەی کوردەکان و ڕۆژنامەنووسە ئۆپۆزیسیۆنەکانی ناو ئەو قاوشەی کە لە کۆندا سەربازە لێدەرەکانی تێدا زیندان بوون. داخوازێکی تریشی دەنووسی لەو داخوازیە بێسوودانەی کە بەرامبەر سزایەکی ناحەق یاخود تۆزێک هەوای پاک تۆزێک بێدەنگی دەنووسران. هەموو ئەمانە ئەوەندە کاتی دەبردین بێ ئەوەی دایک و کوڕ بتوانین لەگەڵ یەکتردا بە ڕێکوپێکی باز لە شتی تایبەت و خۆش بکەین، ماوەی ئەو کاتژمێرە تەواو دەبوو کە پێمان درابوو بۆ یەکتر بینین. لە یەکتر بینینەکانمانە لە گاردیانەکە زیاتر کەس گوێی لە ئێمە نەدەگەت. هەوڵم دەدا ئەو چیرۆکانەی کە گوێبیستی بووبووم لەلایەن ئایشەخانەوە ئەو کتێبانەی کە لەوەوە فێری بووبووم و دەمخوێندنەوە بیرکردنەوەکانی خۆم و پێشبینیەکانم بۆ کوڕەکەم باسکەم. ئارەزووی لە ئەفسانە کۆنەکان نەبوو، چونکە تاوانەکەی بیردەخستەوە و خۆی گێژ دەکرد لەوەی کە من بابەتەکە بەرەو کوێ دەبم. ئەگەر پێشم بوو تایە کاتی خۆی ئەم چیرۆکانم لە وەستا مەحموودەوە گوێ لێ بووە باوەڕی پێ نەدەکردم، بەڵام هەر گوێشی لێ دەگرتم. هەنێ جار هەستم دەکرد ئەوەی کە گرنگە ئەو ئەفسانەیە نییە کە باسی دەکەم، بە تەنها قسەکردنە بە بەرامبەر. هەنێ جار تۆزێک بێدەنگ دەبووم، کەمێک بیرم دەکردەوە کە سەیری کوڕەکەمم دەکرد لە زینداندا بە خێرایی قەڵەو دەبێت و هێوا شێوازدەستی کردووە بەوەی کە وەک چەتەیەکی ڕاستەقینە ببیندرێت، بە ناڕەحەت خۆمم بۆ دەگیرا بۆ ئەوەی فرمێسک نەڕێژم. قورسترینیان جوابوونەوەمان بوو دوای تەواوبوونی ماوەی ئەو کاتژمێرەی کە لەگەڵ یەکدا بووین. من دەمتوانی لە ژوورەکە بێمە دەرەوە، بەڵام کوڕەکەم هەر وەک سەردەمی مناڵی نەیدەتوانی لە من جیاب بێتەوە. لەسەر و ئاگادارکردنەوەی گاردیانەکەوە ئەگەر بە جوڵەیەکی بە بڕیار و کوڕانەی شەوە لەسەر کورسیەکەی هەستایە لە دەرگاکە نەدەچوە دەرەوە. کاتێ لە دەرگاکەدا دەوەستا و بە بێچارەیی سەیری منی دەکرد، بیری پارانەوەکەیم دەکەوتەوە لە منداڵیدا پێشەوەی دەستکا بە خوێندن. کاتێ دەمیست بە 5 خولەک بچمە دوکانی بەقاڵەکە و بێمەوە، هیچ باوەڕی نەدەکرد کە دەموت ئێستا بە خولەکێک دێمەوە. لە ناو دەرگاکەدا بە هەموو هێزیەوە دەنووسا بە تەنورەکەمدا، وەک بڵێ جارێکی تر من نابینێتەوە. هیچ لێم نەدەبووەوە، دەپاڕایە و دەیوت دایە بەجێم مەهێڵە. مانگی جارێک لە یەکتر بینی نەکراوەکاندا، چونکە مۆڵەتیان دەدا زیندانیەکان و زیارەتکاران بەرجەستەی یەکتر بکەن، زۆر دڵخۆش دەبووین. هەموو بەشەکان بە بێسەبری چاوەڕوانی ئەم یەکتر بینیە نیانەکرد. جار هەبوو کە ئەم یەکتر بینینە کراوەیە دوا دەخرا، خەمبار دەبووین، ئیتر بە هەر هۆکارێک بێ یاخود وەک سزادانێک دوا دەخرا. هەنێ جاریش بە بڕیارێک کە وەزیر لە ئەنقەرەوە دەری کردووە بەهۆی جەژنەوە یان یانوێکی ترەوە بانگەشەی یەکتربینینێکی کراوەی نوێی تری دەکرد. زۆر دڵخۆش دەبووین لەبەر ئەوەی زۆر زیندانی چەپڕە و کورد و حکومدراوی تێدا بوو. بردنەژوورەوەی خواردن و کتێب و مۆبایل قەدەغە بوو، بەڵام لە یەکتربینی نەکراوەکاندا 3-4 قروشم دەدا بە گاردیانەکان توانیم دەفتەری شعریەکەی ئۆنگۆڕنی کوڕەکەم قەڵەمەکانی لەگەڵ ئەنتۆلۆجیای 1-2 شعردا کە خۆشی دەویستن بی بە مەژوورەوە کە بینیم نووسین بە نیسبەت ئەوەوە ئازارەکان چاک دەکاتەوە و تووڕەیەکەی هێور دەکاتەوە و دەرمانێکی زۆر باشە. پێم وت هەموو ئەو شتانەی کە بەسەری داهاتووە هەتا ئەو چیرۆکانەی کە ئێستا هاتووینەتە کۆتایی وەک ڕۆمانێک بنووسێتەوە. ئەم فکرەم زوو پێدەوە لە یەکتربینی نەکراوەکاندا. لە ژووری یەکتربینینی قاچاقچیەکانی بەشی زیندانە ناڕەسەنەکان، بگوژە هەمە چەشنەکان، دزەکان و داگیرکەرەکاندا کە لەگەڵ خێزان و زیارەتکەرەکانیاندا تا دەمی ژوورەکەیان پڕ دەکردەوە، لەوێدا ئێمە دایک و کووردا دەنیشتین لە گۆشەیەکدا کە سەرنج ڕانەکێشێ. باوەشمان دەکرد بەیەکدا، یەکتریمان لە ئامێز دەگەر. هەر کە بەرجەستەی ئەوم دەکرد، ئەو دەربڕینە دڵخۆشیە دەکەوتە سەر سیمای کوڕەکەم کە لە ڕۆژانی منداڵیدا دەمبینی کاتێک دەمشت. سوور دەیزانی باوەڕ ناکەم، بەڵام بۆی باز دەکردم کە لە ڕاستیدا لێرە زۆر دڵتەنگ نییە. بەنەش ئەوە باسی ئەو زیندانیانەی دەکرد کە دەیناسین، ئەو گاردیانانەی کە بەرتیل وەردەگرن و لەبارەی فێڵ و تەڵەکەکانەوە دەدوا.
دواتر بە بەجەرگیەوە ئەو شعرانەی بۆ دایکی دەخوێندەوە کە لەبارەی ئاسمانی سەر حەوشەی هەواگۆڕکێکە و ئەو مەنزەرەیەوە نووسیبووی کە لە پەنجەرەکەوە بینی بووی. دوای ئەوەی لە ناخمەوە بەڕاستی شعرەکانی کوڕەکەمم ستایش دەکرد، بابەتەکەم دەهێنایە سەر ئەو کتێبەی کە دەبوایە بینووسێ. دەبوایە ئەو کتێبەی بنووسیە لەبەر ئەوەی کە چیرۆکێکی پەنتدارە، نەک بەتەنها بۆ دادوەر لەبەر ئەوەی پارێزگاری لە خۆی بکە. هەنێ جار فکرم دەدایە بە درێژی باسی چیرۆکەکانی ئۆدیب و زۆراب هەردوو کتێبەکە لە کتێبخانەی زیندانەکەدا نەبوو، بەڵام بە بەرتیل بردمە ژوورەوە. ڕۆشتنی باوکە ڕەحمەتیەکەی بۆ تاران یاخود ساڵانی ڕۆڵبینینی خۆم لەسەر تەختەی شانۆ، ئەو هاوینەی لەگەڵ باوکیدا یەکترمان ناسی، ئەو شانۆگەریانی کە لە شانۆی چادرە زەردەکەدا نمایشمان دەکرد، واتای مۆنۆلۆگە درێژەکەی کۆتایی هەموو شانۆی یەکەم تێدەگەیان. لە ناخەوە سەیری ناوچاوی کوڕەکەمم دەکرد و دەموت لە ڕاستیدا بەشداریکردنم لەو شانۆگەریانەدا بەهۆی ئەو کۆتا مۆنۆلۆگەوە بوو کە لە ناخمەوە هەڵدەقڵا. هەنێ جار بێدەنگ دەبووین بۆ ماوەیەکی درێژ سەیری سیما و چاوی یەکتریمانە کرد، وەک بڵێ یەکەم جارە یەکتری بناسین. هەنێ جار چلکەیەکم لە بلوسە خوریەکەی دەکردەوە و دەستم لە قۆپچەی کراسەکەی دەدا کە خەریک بوو دەپچڕا. قژە تێکەڵاوبۆکەیم بە دەستی خۆم بە ئاگاوە بۆ ڕێک دەکرد. هەنێ جار دەمیست پرسیاری لێ بکەم تا چەند مناڵی خۆی بیرە، بۆچی ئەوەندە تووڕە بووی؟ بۆچی فیشەکرد نابە چاوی باوکتەوە؟ بۆچی ئێستاوا دەبین لی کە دڵخۆش بی؟ بەڵام خۆمم دەگرت و نەمدەپرسی. لەم یەکتر بینی نەکراوانەدا هەموو کاتێک دەستم دەهێنا بە قۆڵ و شان و پشت و ملی کوڕەکەمدا، دەستەکانی دەگەر، ئەویش دەستی دایکە 62 ساڵەکەی دەگەر، وە خۆشەویستیەک بەڕێزەوە ماچی دەکردن. لە کۆتایی یەکتر بینی نەکراوەکەی جەژنی قورباندا لە زیندانی سیلیڤری دووبارە لە تەنیشتێکەوە دانیشتین. بۆ ماوەیەکی درێژ سەیری چاوی یەکترمان کرد و باوەشمان کرد بە یەکتردا و بێدەنگ بووین. لەسەرەوە ئاسمانێکی خۆرهەتاوی پاییز دیار بوو. کوڕەکەم لە کۆتایی داوتی هەموو شتێ باس دەکەم، ئیتر دەست دەکەم بە نووسینی ئەو ڕۆمانە. ئێستا بیرکردنەوەکانی ناو ئەقلی کوڕەکەم وەک ئەو ئەستێرانەی لە شەوانی هاویندا دەبیندێن لە پەنجەرەی زیندانیەکەوە بێژمار دەبوون. قورس بوو ئەو هەستانە یەک بە وشە بنووسێتەوە، بەڵام سوودی لە کتێبەکانیش وەردەگرت. لە کتێبخانەی زیندانەکەدا کە بابەتی سیاسی تێدا قەدەغە بوو، کتێبی گەشتێ بۆ چەقی زەوی، ژوولەس ڤەرنا، چیرۆکەکانی ئالان پۆ، کتێبی شعری کۆن و کتێبی لێکۆڵینەوەی خەوەکانتان ژیانتانی تێدا بوو. وەک باوکی ئەو کتێبانی دەخوێندەوە بۆ تێگەیشتنی ئەوەی کە باوکی لە گەنجێتیدا بیری دەچی کردوتەوە. خۆی دەخستە شوێنی باوکی، پرسیاری لێ دەکردم لەبارەی باوکیەوە. پرسیارەکانم بە جۆشەوە وەڵامدایەوە. بە دڵخۆشیەوە باوەشم پێدا کرد و جارێکی تریش بە دڵخۆشیەوە هەستم کرد کەملی هەر وەک سەردەمی مناڵی بۆنی سابوونی هەرزان و بۆنێکی وەک تێکەڵەیەکی پسکیتی لێدێ. کە ماوەی زیارەت کۆتایی پێهات بۆ ئەوەی کوڕەکەم بەم ڕۆژی جەژنە بە ئاسانی لە دایکی جیابێتەوە لەخوا پاڕامەوە. بە پێکەنینەوە وتم دووشەممە دووبارە دێم بۆلات. لە جانتاکەمدا وێنە دڕاوەکەی ژنە قستورەکەی دۆنتەڕۆسستی کە بەتی پێکەوەنرا بۆ دەرم هێنا و دامێ. وتم کوڕم، زانینی ئەوەی کە ڕۆمانەکەشت دەنووسی زۆر دڵخۆشی کردم. کە ڕۆمانەکەت تەواو بوو ئەم وێنەیە بکە بە بەرگەکەی، تۆزێکیش باز لە گەنجێتی دایکە بکە. سیرکە تۆزێک لە منیش دەچێ. بە دڵنیاییەوە تۆ باشتر دەزانی کە چۆن دەست دەکەی بە نووسینی ڕۆمانەکەت، بەڵام پێویستە کتێبەکەت وەک مۆنۆلۆگەکانی کۆتابڕگەی سەر شانۆکەی من هەم لە ناخەوە بێ، هەم وەک داستانێ بێ، هەم وەک چیرۆکێکی ڕاستەقینە بێ، هەم وەک ئەفسانەیەک ناسراو بێ. ئەو کات بە تەنها نەکدادوەر، بەڵکو هەموو کەس باوەڕت پێ دەکا. بیرن نەچێ لە ڕاستیدا باوکیشت دەیویست ببێ بەنووسەر. کانونی یەکەم، کانونی دووهەم، 2015 کۆتایی ڕۆمانەکە. ئۆرهان پامۆک واتە نووسەری ئەم ڕۆمانە. ساڵی 1952 لە ئیستانبول لەدایک بوو و لە ماڵباتێکی هاوشێوەی ماڵباتەکانی ناو ڕۆمانەکانی جەودەتبەک و کوڕەکانی و کتێبی ڕەش لە نیشان تاشی بە شەشاری دەوڵەمەندنشین و بە ڕۆژ ئاوابووی ئیستانبول پێگەیشتووە. وەک خۆشی لە کتێبی ئۆتۆبایۆگرافی ئیستانبولدا باسی کردووە،
لە مناڵیەوە تا تەمەنی 22 ساڵی خۆی داوەتە نیگارکێشان و پێی وا بۆ لە داهاتوودا دەبێ بە شێوەکار. قۆناغی ئامادەیی لە قوتابخانەی ڕۆبێرت کۆلێژی ئەمریکایی لە ئیستانبول خوێندووە. دوای 3 ساڵ خوێندنی شێوەکاری و بیناسازی لە زانکۆی تەکنەلۆژی ئیستانبول تێدەگا نابێ بە بیناساز و شێوەکار، بۆیە دەست لە خوێندن هەڵدەگرێت. لە زانکۆی ئیستانبول دەست بە خوێندنی ڕۆژنامەگەری دەکا. پامۆک لە تەمەنی 23 ساڵیەوە بڕیار دەدا بێ بە ڕۆماننووس، دەست لە هەموو شتێکی تر هەڵدەگرێت، خۆی دەخزێنێتە سوورچی ماڵەوە و دەست دەداتە نووسین. ڕۆمانی یەکەمی جەودەتبەک و کوڕەکانی ساڵی 1982 بڵاوکرایەوە. ئەم ڕۆمانە خەڵاتی ئۆرهان کەمال و خەڵاتی ڕۆمانی ڕۆژنامەی میلیەتی وەرگرت. ساڵی دواتر پامۆک ڕۆمانی ماڵی بێدەنگی خستە بازاڕەوە. ئەم ڕۆمانە پاش وەرگێڕانی بۆ زمانی فەڕەنسی ساڵی 1991 خەڵاتی پرێکس دیلا دیکۆڤڕۆڤێک یوروپیانی پێدرا. ڕۆمانی قەڵای سپی چیرۆکی ناکۆکی و دۆستایەتی نێوان کۆیلەیەکی ڤێنیسیایی و زانایەکی عوسمانی دەگێڕێتەوە و نووسەر لە ساڵی 1985دا بە چاپی گەیاندووە. پاشەوەی ساڵی 1990 بۆ زمانی ئینگلیزی و چەند زمانێکی تری ڕۆژئاوایی وەرگێڕا. یەکەمین ڕۆمان بوو ناوبانگی پامۆکی گەیاندە ئاستی نێودەوڵەتی. ساڵی 1985 خۆی و هاوسەری چوونە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ماوەی 3 ساڵ لە زانکۆی کۆلۆمبیا لە نیویۆرک وەک زانای میوان کاری کرد. لەوێ بەشێکی زۆری ڕۆمانی کتێبی ڕەشی نووسی. نووسەر لەو ڕۆمانەدا لە میانەی پارێزەرێکەوە کە بە دوای هاوسەری ونبووی خۆیدا دەگەڕێ باسی کۆڵان و شەقامەکانی ئیستانبول، ڕابردووی شار، پێکاتە و ڕایاڵەکانیمان بۆ دەگێڕێتەوە. ڕۆمانی کتێبی ڕەش ساڵی 1990 لە تورکیا بڵاوکرایەوە و دوای وەرگێڕانی بۆ زمانی فەڕەنسی خەڵاتی پرێکس فرانس کولتوری وەرگرت. کتێبی ڕەش ئەزموونێکە باسوخواسی زۆر هەڵگرتووە و ناوبانگی پامۆکی زیاتر بە تورکیا و جیهاندا بڵاوکردەوە. ژیانی نوێ ڕۆمانێکی تری پامۆکە و بەسەرهاتی فێرخوازێکی زانکۆ دەگێڕێتەوە کە دەگەوێتە ژێر کاریگەری کتێبێکی جادو ئامێزەوە. ئەم ڕۆمانە ساڵی 1994 بڵاوکرایەوە و ژمارەیەکی پێوانەیی لە فرۆشتندا تۆمار کرد. نووسەر لە ساڵی 1998 ڕۆمانی من ناوم سوورەی بڵاو کردەوە. ئەم ڕۆمانە کە چیرۆکی وەستایانی نیگارکێشی عوسمانی و ئێرانی و جیهانی ڕۆژئاوامان بۆ دەگێڕێتەوە. ساڵی 2002 لە فەڕەنسا خەڵاتی پرێکس دیو میلیۆر لاڤرێر ئیترۆنجێر، لە ئیتالیا خەڵاتی گرینزان کاڤور و ساڵی 2003 لە ئێرلاندا خەڵاتی ئەنتەرناشنال ئیمپاکت دیوبلنی وەرگرت. پامۆک لە ناوەڕاستی ساڵانی 90 سەدەی ڕابردوودا دەستی دایە و تانووسین لە بوارەکانی مافی مرۆڤ و ئازادی بیرروڕادەربڕینا و کەوتە ڕەخنەگرتن لە دەوڵەتی تورکیا، بەڵام خۆی زۆر بە سیاسەتەوە سەرقاڵ نەکرد. گوڵبژێرێکی لە وتارە ئەدەبی و کولتوریەکانی بۆ ڕۆژنامە و گۆڤارە ناوخۆییەکان و دەرەکیەکان کۆکردەوە و ساڵی 1999 لە دووتوێی کتێبێکدا بە ناوی ڕەنگەکانی تر بە چاپی گەیاند. ساڵی 1992 چەندین جار لە ئیستانبول هێرش کرایە سەر بارەگای ڕۆژنامەی وێزگویر گوێندەمی زمانحاڵی کوردانی باکوور و ژمارەیەک ڕۆژنامەنووسی کورد ڕفێنران و تیرۆرکران. ئەو کاتە پامۆک یەکێک بوو لەو ڕۆشنبیرە تورکانەی کە وەک پشتیوانی بۆ ئازادی ڕادەربرین و ڕۆژنامەگەری ڕۆژێک تا ئێوارە لە شەقامی ئیستیقلال چاپی ئەو ڕۆژەی ڕۆژنامەی باسکراوی فرۆشت. نووسەر ڕۆژی 7 شوباتی 2005 لە لێدوانێکدا بۆ گۆڤاری ماگا تیسینی سویسرایی وتی لەم سەرزەمینە ملیۆنێک ئەرمەنی و 30,000 کورد کوژران و من یەکەم تورکم کە دان بەم ڕاستیەدا دەنێم. پامۆک دوای ئەو لێدوانە ڕوبەڕووی هێرشی توندی ناوەندە ڕەگەزپەرستەکان و میدیای تورک بووە و داواکاری گشتی بە تۆمەتی سوکایەتیکردن بە تورکایەتی و بە پشتبەستن بە مادەی 301 بەدناوی یاسای سزای تورک دوای 7 مانگ تا 3 ساڵ زیندانیکردنی بۆ کرد. بەڵام لە پاش زیادبوونی گوشارە ناوخۆی و دەرەکیەکان بۆ سەر دەوڵەتی تورک، دادگا لە 23 کانونی دووەمی ساڵی 2017 دۆسەی پامۆکی داخست و کۆتایی بەو دۆزە هێنا. پامۆک ساڵی 2002 ڕۆمانی بەفری بڵاو کردەوە و نووسەر خۆی بە یەکەمین و دوایەمین ڕۆمانی سیاسی دادەنێ. ڕووداوەکانی بەفر لە شاری قارس دەقەومێن و ئیسلامی سیاسی، سوپا، لایست و تونوتیژی و ناکۆکیەکانی نێوان نەتەوەپەرستانی کورد و تورک دەخاتە بەرچاوان. نووسەر بەم ڕۆمانە شێوازێکی نوێی نووسینی ڕۆمانی سیاسی تاقی کردەوە.
ڕۆژنامەی نیویۆرک تایمز لە ساڵی 2004دا ڕۆمانی بەفری خستە ڕیزی باشترین دە کتێبی ساڵەوە لەسەر ئاستی جیهان. ئیستانبول کتێبێکی تری پامۆکە لە ساڵی 2003دا چاپ کراوە. نووسەر لەو کتێبەدا بیرەوەریەکانی خۆی تا تەمەنی 22 ساڵی دەگێڕێتەوە. ئەو کتێبە شێعر ئامێزەی پامۆک کە بە وێنەی ئەلبومی تایبەتی نووسەر خۆی وێنەی هونەرمەندانی شێوەکاری بیانی و ناوخۆیی ڕازێنراوەتەوە. پۆلێنکردنی لە ڕووی ناوەڕۆکەوە کارێکی دژوارە. مۆزەخانەی پاکیزەیی ڕۆمانێکی تری پامۆکە لە هاوینی 2008دا کەوتە بازاڕەوە و مانگێک دوای بڵاوبوونەوەی بە زمانی تورکی وەرگێڕرایە سەر 30 زمانی زیندوی جیهانی. ئەم ڕۆمانەیە کەم کاری نووسەرە لە دوای وەرگرتنی خاڵاتی ئەدەبیاتی نۆبڵ و سەرانسەریش بۆ ئەڤین و ڕۆمانسیە تەرخان کراوە. پامۆک ساڵی 2014 ڕۆمانی سەمەرەیەک لە سەرمدای بڵاو کردەوە کە چیرۆکی بوزافرۆشێکی ئیستانبول بە ناوی مەولود دەگێڕێتەوە. ژنە قسوورەکەش نوێترین ڕۆمانی نووسەرە کە ساڵی 2016 چاپ و بڵاو کرایەوە و تیایدا لەسەر بابەتەکانی وەک ئەڤین و ئیرەیی و ڕەهەندە مێژوویەکانی پەیوەندی نێوان کوڕ و باوک کار دەکات. بە زمانی کوردی و بە کوردستانەوە بەرهەمەکانی پامۆک بە زیاتر لە 50 زمان لە 100 و هێندە وڵاتی جیهاندا دەخوێنرێنەوە. نووسەر ساڵی 2005 خەڵاتی ئاشتی کۆبەندی وەشانخانەکانی ئەڵمانیای وەرگرت کە دیارترین خەڵاتی بواری کلتوری ئەڵمانیە و لە ساڵی 1950ەوە دابەش دەکرێت. خەڵاتی ساڵانەی لێپریکس میدیسیس ئیترانگێر بۆ باشترین ڕۆمانی بیانی لە فەڕەنسا ساڵی 2005 بە ڕۆمانی بەفر ڕەوابیندا. نووسەر لە هەمان ساڵدا خەڵاتی ڕیچاردا هیوچی وەرگرت کە هەر 3 ساڵ جارێک لە شاری دارمشتاتی ئەڵمانیا بە کەسایەتی خاوەن بیری ئازاد و هەڵوێستی بوێرانە دەدرێت. گۆڤاری تایم لە ساڵی 2006دا پامۆکی وەک یەکێک لە 100 کەسایەتی کاریگەری ساڵ هەڵبژات. ڕۆمانی بەفر لە هەمان ساڵدا خەڵاتی لیپریکس میدیترانێ ئیترانگێری پێدرا. پامۆک ئەندامی شانازی American Academy of Arts and Letters ئەمریکیە و ئەندامی شانازی ئەکادیمیای زانستی مرۆیی چینە. نووسەر ساڵی 2006 خەڵاتی نۆبڵی ئەدەبیاتی وەرگرت و بوو بە دووەم لاوترین کەس لە مێژووی پێدانی خەڵاتی نۆبڵدا. گوێگری ئەزیز، بە بەخشینێکی زۆرەوە داوای لێبوردن لە گوێگرتن و کاتی بەڕێز دەکەم لە خوێندنەوەی هەنگێنا و ئەگەر بەهەڵا بە فەڕەنسی یاخود بە زمانێکی تر خوێنرابێتەوە. تاکە مەبەستی من ئەوە بووە کە تۆی گوێگری زیادە ئەزیز و بەڕێز بێبەش نەبی لە ناوی ئەو خەڵات و دەستگانەی کە نووسەرێکی وەکو ئۆرهان پامۆک دیاری و بەخشینی تیاوەرگرتووە، بۆیە ببوورە. هاوکات بە تۆی گوێگری ئازیز و بەڕێز و خاوەن بەرپرسیارەتی دەڵێم کە خوێندنەوەی کتێبی ژنە قستوورەکە کە لە نووسینی ئۆرهان پامۆک و وەرگێڕانی وەرگێڕی بەتوانا سامان کەریمە بەڕێکە پێدانی خودی بەرێوەبەری دەستگای چاپ و وەشاندنی ئەندێشە بۆ تۆی بەڕێز خوێنراوەتەوە. بۆیە منیش کە خوێنەری ئەم بابەتە بە نرخە و دەگمەنم دەڵێم مافی ئەم کتێبە پارێزراوە. بەبێ ڕەزامەندی ئەندێشە هیچ لایەنێک ڕێگە پێدراو نییە بۆ لە بەرگرتنەوەی ئەم کتێبە، جاگەر بە شێوەی ئەلکترۆنی، کاغەزی، وێنەیی، دەنگی یان هەر شێوازێکی تری لە بەرگرتنەوە بێ. دووپاتی دەکەمەوە کە منی خوێنەری ئەم ڕۆمانە بە ڕەزامەندی خودی بەڕێوەبەری سەرەکی و یەکەمی ئەندێشە بەڕێز هەژار مەجید ئەم ڕۆمانم بۆ ئێوە خوێندۆتەوە. بۆیە
دڵنیام و تکام وایە لە پاراستنی بڵاو نەبوونەوە و کۆپی نەکردنی ئەم ڕۆمانە تەنها بۆ توێژی ئازیزی نابینایان نەبێ نەکرێ. لەگەڵ ڕێز و سپاسمدا بۆ تۆی گوێگەر.